بەنای خۆی بەرز و بەیاوتە جوانترین سڵاوی ئەمەتان پێشکەش بینەرانی عزیز و خۆشەویستی پرۆگرامی پەیامی ڕۆژ خۆشحاڵ و بەختەوەرم کە لە ڕۆژێکی نوێ و لە پرۆگرامێکی نوێی پەیامی ڕۆژ لەگەڵ هاوکارم شوان بە کۆمەڵێک تەوەر و بڕگۆ بابەتی نوێ و جیاوازەوە هاتوونێتەوە خزمەتتان بە هیوای ئەوەی کە تەواوی بڕگۆ بابەتەکانی ئەمڕۆژمان جێگای سود و ڕەزامەندیەوەی عزیز و خۆشەویست بێت و بە تەندروستیکی زۆر باشەوە بتوانن تا کۆتایی بینەرمان بن. زۆر سپاس شێدا بە ناوی خوای گەورە و میهرەبان ئازیزان دووبارە سڵاوتان لێبێ ئاسوودە و کامەران بن بە هاوکاری هاوکارانم لە پەیام و هاوکارم شێدا کۆمەڵێک بڕگە و بابەتان پێشکەش دەکەین ئەوانش یەکێک لەو بابەتانەی کەوا دەمانەوێت قسەی لەسەر بکەین بابەتی خوێندنەوەیە بێگومان خوێندنەوە واتە خوێندنەوەی کتێب خوێندنەوەی زانیاری بەدەل لەو بابەتی پسپۆڕی هەر کەسێک کە هەیەی یەکێکە لە گرنگترین هۆکارەکانی ڕۆشنفکری و وهروەها بەرزبوونەوەی ئاستی توانای زانستی هەر تاکێکە لە هەر کۆمەلگایەکە بابزانین لە کۆمەلگای کوردی بۆچی خوێندنەوە کەم گرنگی پێدەدرێ یان ئەو هۆکارانە چین وا دەکەن کەوا خەڵک کەم بخوێنێتەوە یان کۆمەڵێک ڕێنمایی لە ڕێی توێژەرێکەوە بتوانین وا بکەین ئێوە بتوانن تۆزێک زیاتر بخوێنەوە. بۆ بابەتێکی تریش پرۆژەیەک هەیە لەلایەن کۆمەڵێک لایەن ڕێکخراوێکەوە باس لە هاوکاریکردنی دایکانی دووگیان دەکات بگومان قۆناغێکی هەستیار و گرنگ و وەروەها پڕئازارە بۆ دایکان چۆن لە ڕووی دەرونیەوە بەهێز بن و هەروەها چۆن ڕێنمایی دەکرێن بۆ ئەوەی بتوانن لە تەواوی پرۆسەی دووگیان بوونە دەرونێکی بەهێزیانە بێ وەروە تەندروستی خۆشیان و خۆرپەکشیان پارێزراو بێت. بەڵە بەڕزان لەگەڵم دووتەوەرە سەرەکیەدا وەک هەمیشە کۆمەڵێک بڕگە و بابەت و زانیاری دیکەمان دەبێت سەرەتاش دەچینە لای بڕگەی کەشوهەوا فەرموون با پێکەوە بینەوە. بەڵایزان لە بەشی یەکەمی بەرنامەکەمانە باس لەوە دەکەین بێگومان لە هەر کەسێک بپرسیارێ خوێندنەوە گرنگە وەڵامەکەی بڵێ بەڵام ئەی بۆ گرنگە بابزانین کەسێک دەخوێنێتەوە لەگەڵ کەسێک کە ناخوێنێتەوە کۆمەلگایە کە خوێنەواری زۆرە کۆمەلگایە کە ناخوێنەوە جیاوازەکەیان چێ لە داهاتوە چی ڕوودەدا قسەی زیاتر لەم بارەیەوە لەگەڵ لە میوانەکەم زۆر بەڕێز مامۆستا زانست زانا توێژەری کۆمەڵاتی دەکەین مامۆستا زۆر بەخێربێ. زۆر سپاس. مامۆستا زانست هەلەوە دەست پێ بکەم بێگومان هەمومان وەڵامی بەڵێ ئەگەر کەسێک بخوێنێتەوە باشە بەڵام بۆ باشە بدەمێت لەوە بزانم ئەگەر کەسێک بخوێنێتەوە لەگەڵ کەسێک نەخوێنێتەوە جیاوازەکەیان چیا جا دواتر چینە سەر گرنگی خوێندنەوە. زۆر باش بەیانی ئەو باش بەیانی بینەرانی بەڕێز باش. سپاس دەکەم. ئێمە بۆی کە لە ژیان بەردەوام بینوکو مرۆڤێک پێویستمان بە خواردنە یعنی ئەم خواردنە پێداویستیەکانی ئێمە وزەکانیەوە دابینەکە بۆی کە من ئێستا قسە بکەم وزەیەکم پێویستە بۆی کە بجوڵە وزەیەکم پێویستە ئەمە وزەیەکە کە ئێمە لە خواردنەوە بۆ دەستەمان بەدەستیێنین ئۆتۆمبیلێک بۆی بجوڵە پێویستی بە بەنزینەکە وزەیە بەکاری بێنێ بێگومان مێشکی ئێمەش بۆی کە مێشێکی چالاک بێ
وەگەرنا ئەگەر من بشخەوم هەر ینی بێشکم ئەو فەرمانە لا شعوریانەی کەیەک و لێدانی دڵ وەکو نازانە ئەو بابەتانی تر بۆم جێبەجەیە کە هەناسەوانە بەڵام بۆی کە مێشکی من مێشێکی چالاک بە پێویستمان پێویستی بەوەیە کە تەقویەکەین ئەو تەقویەکردنەش کۆمەڵک سەرچاوە هەیە کە لە سەرچاوە گەورەکان و گرنگەکان خوێندنەوەیە کە ئەتوانین لەو ڕێگایەوە ئێمە ئاستی تێگەیشتنمان ئاستی فەهم و ئیدراکمان ئاستی باڵابوونمان زیاترکەین ئەلبەتە تۆ فەرمووت فەرقی میلەتێکی خوێنەوار و میلەتێکی نەخوێنەوار چییە؟ میلەتێکی خوێنەوار میلەتی خوێنەر میلەتی نوێنەرە مرۆڤی خوێنەر مرۆڤی نوێنەرە مرۆڤێک کە ئەخوێنێتەوە کار بە عەقڵ و ئیرادی خۆیەکە بەڵام مرۆڤێک کە ناخوێنێتەوە دوی حرمەتم دوی مێگەلەکەوێ یعنی هەر چەپڵ ئەکوتێ بیر ناکاتەوە بەڕاست ینی ئەم بابەتانە چییە ینی ئەم شتە دروستەکرێت چییە من جەنابەتم هەڵواسی لە پرسەرمەوە عەجەب ینی بۆ تۆم هەڵواسیەوە پرسیار ناکە منێ شەیداخانی بینی و توی هەڵواسیەوە منیش دێم ڕستمێکی گەورەتر هەڵواسم پێم وایە من بۆ توانی ئیبداعم کرد ینی مرۆڤێکە کە ڕاستیت پێ بڵێم توان مرۆڤێک کە ناخوێنێتەوە خوێنەوەی قوڵ و ئاقلاناڵێم ناتوانێت تەنانەت ئیرادە بکە و سەیتەرە بکە کۆنتڕۆڵی بیرکردنەوەکانی خودی خۆی کە مەبەستی چییە لە خوێنەوەی قوڵ و ئاقلان ئەلبەتە ئێمە ئێستا ئاڵی خوێندنەوە باشە بەڵام ڕەنگی خوێندنەوە خراپیش بێ جاروای خوێندنەوە بامە ڕازگۆ بین بەشێ لە خوێندنەوەکانی مەکەن بە مرۆڤێکی ناجێگیر چۆن لە بازاڕە من باسی خواردنم کرد خواردن بۆ من زۆر زەرورە لە بازارێکە بچم خواردن بکڕم سەدان جۆر خواردنی هەندێک خواردن هەیە بۆ نمونە باسی سەوزە بکەین کە زانست کۆکە لەسەر کە خواردنێکی باشە لەگەڵ کۆمەڵە لەو شیرینیانەی کەی بینین ئەگەر سەیری بە جوانی سەیریکەی سەیرەکەی لۆقمە قازی و کەرەوزێ زۆری فەرقە یعنی ئەو شیرینیانەی کە هەیە ئەو معلەبات ئەوانەی کە هەیە زۆری فەرقە بۆیە مەرجنی ئێمە ئەوەی کە ئەخوێنینەوە تەنها بە ڕووکەشا بخوێنینەوە یا جاری وایە کە من زۆرم خوێنەوە ئاخر دە من زۆر خواردن بۆ من باشە زۆر خواردنی سەوزە بەڵام زۆر خواردنی شیرینی بۆ من خراپە هەندێک کتێبەیە زیانی زیاترە نانە زیانی زیاتر ئاگادار بن لە سوودەکەم باس لەوەکە کە هەندێک کتێبێ خوێندنەوەی زۆری زیانە پێگەێنێ زیانە پێگەێنێ و لە هەڵبژاردننی کتێبە بابەتەکە لەمەیە ڕەنگە کتێبەکە بۆ ئەو قۆناغەی کەوا خوێنەرەکە لێ خوێنێتەوە زیانی پێگەێنێەوەتە هەڵە خوێندنەوەمان هەیە لە کات لە ژۆری کتێب ڕەنگە بۆ کەسێک لەو سەرەتاییەوە پێویستکە بەنێ مشکلەکەمان لێرەیە پەروەردەی خوێندنەوەمان نیە ینی ڕەنگە تۆ گەنجێکی 16 ساڵ کتێبێکی فەلسەفی قوڵ ئاینی قۆڵی بێتێ پێی هەزم نەکرێت بە دوو دیوی خراپە لە هەر لولایەکەوە تەسیری لێ بکە ینی بابێنە سەرەوە ینی چی بکرێت تۆزێک خەڵک ئیتر بزانێ یەکەم بخوێنێتەوە دووەمیش ئەو دوو خوێنەرەی هەمانە تێک نەچنی ینی زۆر مشکلەوەی هەسە لە کوردستان هەر کەس دەخوێنێتەوە ئەوەی تۆوتت ئەوەندەی زیانی هەیە سوودی نابێنێ خەڵکێکی نیشانێکی پرسیاری لەسەر خوێندنەوە دروست کردووە نوێی پرسیارەکە وەڵام مایەوە ئەوەی کە خوێندنەوە کەوتم هەندێک جار زیانی هەیە پەیوەندی بۆ نییە کە من لە قۆناغێکی خۆما کتێبێکی تر خوێنمەوە ئەمە بەشێکێتی ئەوەی کە جەنابەت فەرمووت قوڵایەکی معریفی نییە و کەسا یەکسەر دەستە با بۆ کتێبێک ئیتر شکلێک گۆڕێ دەم و چاوێک گۆڕێ وەکو کوردەوارەڵێ ئەی فەلسەفێنە ئیتر چواردەوەکە چڵێن با بەگەر قەرارمە خوێنەوە بنەخوێنەوە ئەمایان ناڵێن ئەمان بەشێکی تری ئەوەیە کە نیزامی تازەی سەرمایەداری جیهانی نیزامی تازەی سیاسی لە دنیا کە حکومەکە ئێمە بەشێکی دانەبراوین دێ بە قەسی هەنێ ئەوراقت بووێنە پێشەوە هەنێشتی بۆ تەبعەکە کە تۆ کە ئەمانەت و ئاگات لە خۆت نییە تێگەی ینی کۆمەڵی بیر و ئایدۆلۆجیا و شتت بۆ دێنێتە پێشەوە کە تۆ وەزانی کتێبێکی باشە بەڵام لە ناوەڕۆکە کتێبێکی باش نییە یعنی قسەکە ئەمەیە خاڵێکی تر کە ئەچمە سەر جەنابەت لە ڕاستی بەشێلەوەیکە خەڵکی بە ناخوێنێتەوە ئێمەی خوێنەوار هەندێک جار خوێندنەوەمان ناشرین کە لای خەڵک من کە خوێنومەتەوە لە باتەوەی کە مرۆڤم لەگەڵ ژنەکەم خراپبووم لەگەڵ کچەکەم لەگەڵ باوکم لەگەڵ دایکم لەگەڵ چوار دەورەکەم تۆزێ دەم و چای خۆمنەوە ئێلێ کردووە و لە جێگایەک دانیشتم لە چایخانەیەکە و بەجگەرەیەکە و نازانم بە شتێکە و ئەو خەڵکەی ترم بە شتێ بینی لە دۆڵێکی تراو کە من شتێکی بانترم لەوان لە ڕاستیە ئەمە تەنها ئەم خوێنەوە ڕووکەشەیە کە میزەڵانێکە فوتێ کردووە ئەجین کە مرۆڤێکی زۆر قوڵە خوێنێتەوە ئەزانێت کە ئەمە غەڵەتە ئەسڵەن خوێندنەوە بۆیە کە ئێمە ئەمە پشکێنێ ئەمە تێک پشکێنێ خوێندنەوە کە من زۆر جاڵم ئەڵم بۆچی بخوێنیتەوە ئەڵم بۆی کە کەموکورتەکانی خۆم بزانم ناتاوەکانی خۆم بزانم بەڕاستی ئەمە بەشێکی خوێندنەوەی کە پرسیاران بۆ دروست کەواتە مامۆستا بێ قۆناغەکان پێمان بڵە بۆ نمونە تاکێک هیچ کتێبێکی نەخوێندێتەوە
لە قۆناغی سەرەتاییەوە لە چ کتێبێکەوە دەست بە خوێندنەوە بکات دوجار چۆن هەنگاو بنێت بۆ ئەو کتێبە قوڵ و واقعیانەی کە تۆ باسی پێ ئەەکەیت و ئاماژەی پێدی ئەم قسانەی کە کردم بۆ نێک کە خەڵک نەخوێنێتەوە بۆ یە کە خەڵک بزانین چی بخوێنێتەوە و ئەو کتێبانە ئەو کتێبخانەی هەرشن و تەرویجی پێدرێ زۆرجار سیستەمێک نیزامێک دەستگایەک موەسەسەیەک شتێکی تر لە پشتیوەیەتی ئاگامان لەمە بێ ئەمە پێم وایە بەشێک وەکو میلەت و کولتوری ئێمە گرنگە ئەمە بزانین بەشێکی ترەوەی کە فراوە فەرموود من لە تەمەنێکی مناڵیا لە 2 ساڵیا یان ساڵ و نیوە من ناتوانم ڕەنگە برنج و فاسۆلیا بخۆم ئەگەر ینی بە ئوستوبێک کە قەرارە منی گەورە بیخۆم بۆ مناڵێک گرنگە بابەتێک بخوێنێتەوە کە بابەتێکی مناڵی بێ بۆ ئەنی سیستەم بێ ئەنی وردە بێ قەدەم بێ من ناکرێ لە قادرمە یەک پێم وا بێژمە قادرمەی حەوت ئەوەی ئیشکالەکە دروستەکە لای ئێمە کە خەڵکی ئێمە زۆر جارق لە خوێنەوە شەڵەکرێ هەنێک کتێب مەرغوب بە هەنێ ناو مەرغوب بە کە من زۆر جار ئەڵێم ئەگەر تێشتی باش بخوێنیتەوە هەمیشە کتێبانە بخوێنەوە کە ئەم ساڵ باوی نییە ینی مەرج نییە و کتێبانە زۆر باش مکا لە کتێبی 100 ملیۆن لێ فرۆشتا و زۆرترین چاپی ساڵ و نا زۆر جار کتێبەکە لە هەمووشێکە لە جێگایەکە کە ئێمە واشی نەنی بە چاوێکی دەستێ دەکەین باشە ئەمەی کە ئێمە بەڕاستی میلەتێکین کولتوری خوێنەوەمان تیا غایبە هەر بۆی میلەتێکی دەستەمۆین هەر بۆی میلەتێکی دواکەوتووی ئەمە بۆچی گەڕێن دواکەوتەشین دواکەوتووی کە ئەیبینین دواکەوتەوەشێک کە ئەیبینین یعنی هەچی شتێبکە ئەمەنەوە ئەیکترین بۆچێ گێڕینەوە ڕەنگە بەشێکی پەیوەندی بەو بابەتە بێت کە ئەنی ئەو ڕوودا مێژوانی بەسەر ئێمە هێناوە و ئێمە ئەگەر ڕازگۆ بێنین خۆمانە میلەتێکین فەرەنگی قوڵمان نییە یعنی فارس توانوێتی بۆ منە شاعیرەکانی خۆی بباتە ئاسی نێو دەوڵەتیەوە ئێمە نەماتوانەوە شاعیر نووسەرەکانی خۆیان بینە ئاسی مەحەلیشەوە تۆ بۆ هەر شعرێکی فارسی و عەرەبی و ئینگلیزی بگەڕێ لە گۆگڵ دەبێت مەتنەکە بوێنێ بەڵام بۆ شعرێکی هین بگەڕێ بۆ شعرێکی نالی و مەحوی و سالم و نازانم فلان و فیسار بگەڕێ گۆگڵ لە باچیم بۆکەی وانە مانەوە ئێمە نەماتوانین خۆمان بناسیێنین هەر نەخۆمان بناسین خۆشمان بناسین ئێمە کە میلەتێکی خوێنەوار نین ئەوە وای لێکردوین کە دواکەوتە بین ئەو وای لێکردوین کە ئەگەر لە دەرەوە سەیری میلەتی کوردکەی هەستەکەی فعلەن ڕەنگە ناحەقیان نەبێت کە دەوڵەتمان نادێنێت چونکە تا ئێمە تا ئێستا عشرەت و خێڵ و ئەم بابەتانە لە دەوڵەت و لە موسسات بەڵام کاکزانە بابەتەکە لێرەیە ئەگەر قرار بێ ئەمە پابند بین بەوەی کە هەموو شتێک نەخوێنینەوە چونکە لە جیهانی مۆدرن ڕەنگە بەشێک لە کولتوری ئەمە نەگونجێ بەڵام لەو لاشەوە کولتورەکەی ئەمە بەشێکە لەو عشرەت گرایە واتە گرفتەکە لێرەیان نییە ینی لە پای هەموو زڵمەی لە ئەدەبیاتی کوردی و لە مێژوی کورد و فەرهەنگی کورد و کولتور و جلوبەرگ و هونەر و مۆسیقا و خواردن و هەموو شتێک و شەقام و شۆستەی ئەم شارەمان کردو بە هەموو لایەک و لایەنە سیاسیەکان بەڵام دیسانەوە کۆمەڵی وێزگەی زۆر جوان و کۆمەڵێک هەنگاوی زۆر باش نراوە لە هەموو بوارەکانە بابەتەکە ئەمەیە ئێمە کە خوێنەوارمان کەمە خوێنەریشمان کەمە یان ئەوانش یە خوێنە وەکو جەنابەت باست کرد ئیتر وەکوی ئەم لە بانێک بێ و خەڵکێکی تر لە بانێکی تر ئەم کللتورە ئەبێت چۆن دروست بکرێەوە ئەمە وەکو یاریزانی لە ژوانیمان لاتۆ یەکەم ڕۆژەچینە یاریەکەەوە یەکسەر 100 کیلۆ بەرزەکەینەوە یەکسەر جسممان لارە بێت نە لە یاریەکەش زانین و ئابڕووی لە ژوانیەکە ژەبین گرفتەکە لە چیایان ئێمە قۆناغەکانمانی وەزارەتە پەیوەندیدارەکان فەرهەنگی خوێندنەوەیان دروست نەکردووە ینی بۆچی خەڵک کە ئەڵێ خوێنیتەوە یەکسەڵێ لای بە ئەخر گرفتەوەی میلەتێکی قۆڵین کەواڵم بەڕاستی خۆمەنم خەفەتە خۆم برا بەڵام بۆ قۆڵین ینی سەری ئەگە 100 ساڵ 50 ساڵ کڕێنەوە دو ئەو میلەتە ینی ئەو هەموو عارف و دانا و زانا و مەلا و کەسایەتیە گرنگانەمان هەیە و هەموو مەسەن لە بواری ئەدەبی لە بواری ئاینی لە بواری حتا توبیشمان هەیە ینی بۆ وامان لێ هات جا گرفتەکە ئەوەیە گرفتەکەەوەیە تێم تا ئێستا نازانین کە کتێب کە دەینەوەری کە ئەڵەن جەنابەت حتمەن شارەزای مێژوون کە ئەڵەن کوردەیان میلەتی تریشەڵەن فارس و عەرەبیش بەڵام خەڵکی کرماشان و یەکێ لە کتێبەکانی حاول ئەکرات نزیکی ساڵی 200 کۆچی نووسێتی تا ئێستا زانگۆکانی ئێمە ئیتراف بەمە ناکەن نایزانن ئەیبە لەبەرەوەی نایزانیان ئێمە دواکەوتوین عەزیزم با 100 ساڵ پێشتا ناکەم من دڵنیام ساڵی 800ەکان لە ئێستا سەقافەت و ڕۆشنبیری قیمەتی زیاتر بوو من دڵنیام هەشتاکان لە ئێستا باشتر بوو ئەم قسەیە بە چییە ئێستا سەری فیگەرە سیاسەکانی ئەم وڵاتە بکە سەرکردە سیاسی حیزبەکانی 20 ساڵ پێشتا لەگەڵ ئێستاە هەمان مەعریفانەیە یعنی حەق خۆمانە پرسیارە بکەین بەجددی ئەم سەرکردە سیاسانەی من خەڵکی بەشێکی زۆریان خەڵکی خوێنەوارن بە معنای کەلیمە چەند کتێبیان خوێنێتەوە ئاخر لە دنیای هەموو سەرکردە سیاسیەکان هەموو سەر وڵاتەکان کۆمەڵی خەڵکیانەیە تەنها کتێبەکانیان بۆ تەقلیس و بۆ کورت دەکاتەوە
ئێمە سەرۆکی وڵاتێکم ناکرێت ڕۆژی 4 ساعت خەریکی خوێندنەوە ئیش ئیداری وڵاتی بەڕێوەبەرەوە 6 کەسی هەیە تیمێکی هەیە ئەلەم کتێبە هاتووە کتێبێکی زۆر باشە بۆی کورتەکاتە و ئەیاتێ سەکردە سیاسەکانی ماکەن بەشیشی زۆریان کارەکانی وابزانەوە زۆر باشتر کتێبەکەی نایەت یان نەجاتێ هەر کتێبەکەی ناداتێ ینی حتا سەکردە سیاسەکانی جارانمان بەشێکیان کە ڕسمی گرلانی کرد لە پشتۆ کتێبخانەیە بوو ئێستا ئەمەش دەماوە یعنی ئەگەر بەدڵیش دەگەڵینەوە بەی زانی کتێبخانە شتێکی بارزشە ئەمە شتێکە لە ملەتی ئێمە ئاگال لێ بن باسی کاڵم 100 ساڵی پێشوو ناکەم باسی ئەم تازاکەم کە ئالان دۆنۆ جەناب زانی باسی نیزامی پوچگەراییەکە نیزامی تەفاهاکە ئەم نیزامە پوچگەرایی کە ئێمە خەریکەن تەناشتی پوچ گەوراکەین تەناشتی وەرە شتێکی زۆر باش بڵاوکەرەوە چوار بینن نییە شتێکی زۆر تافی و بێمەعنا بڵاوکەرەوە ملیۆنە بینەرت هەیە ملیۆنە ڤیوت هەیە و ملەتی ئێمەش نەک ملەتی ئێمەش بەداخۆ سەقافەتی ئێساش سەقافەتی بینینە تۆ گرنگەوە چیەکی ڤیو زۆر بێ بینینی زۆر بۆی تر گرنگ نییە سیرکە جاران ئەمە باسی وەزارەت و سیستەمە کرد هەتا ئێستا من مامۆستایەکەم لە زانکۆم لە پەروەردەم لە خوێندنی باڵام مامۆستایەکی ئاینیم هەتا ئێستا پێم وایە ئەوەیکی خوێنوە بەسە هەتا ئەوە ئێستا پێم ماوە ئەوەیکی خوێنوە بەسە من 20 ساڵ پێش خوێنم تەواو کردو ئیتر 100 کتێب نەخوێنێتەوە لە کاتێکە زانست ئەڵێ لە 8 مانگا زانست دووبارە بێتەوە لە ئێستاە 8 مانگ زانست دووبارە بێتەوە وای بە حاڵی میلەتێ هێشتا 8 مانگ جارە زانست دووبارە بێتەوە ئەم هێشتا ئەڵێ من زانکۆم تەواو کرد من لە فلان شوێن حوزدەم تەواو کرد من لە دکتۆرام لە فلان شتێنە یعنی ئامادەنین بینینێکی تر بۆ دنیا بکەین ئامادەنین ئەمە لە ئاستی کولتوری ئێمە لە ئاستی سەقافی و زانکۆ پەروەردەی ئێمە لە ئاستی مامۆستای ئاینی و زانکۆی ئێمە هەموو ئەوانە ڕاستە نووسەرێکی بەڕێز دێ چوزانم بیرمەندێکی بەڕێز دێ لە ئاستا ئاینەکە شاڵێ بە ئەم دەقە ئاینێکری ئاوا ئەمە ئەکرێ ئەم تەفسیرەشی بۆ بکەین ناکرێت تەفسیری قورئان ڕێبەخۆ بەدەم قسە بکەم تەنها لە تەبەریا بەجێ بێڵین ئەکرێ ئەم مفەسیرانی ئەمڕۆ کە تەفسیری ئاەتی قورئانەکە زۆر باشە تەفسیریکە لەوانی پێشووتری ئێمە لە زانکۆی ئێمە لە قوتابخانەی ئێمە دابڕاوین یعنی ئەمە گرفتەکەیە ئەمە ئەو چی بکەین بڕوام وایە من هەمیشە لەم وازە سیستەم و نیزام بێنە من تێگەیشتم ناکرێت هیچی پێ بسپێری ئەوەی کە من تێگەیشتم لە حاڵەتی ئێستا ئێمە ناکرێت چاوەڕی وەزارەتی ڕۆشنبیری بکەم وەزارەتی ڕۆشنبیری واوا بکە من لەوە تێگەیشتم ئێمە تەلەڤیزۆنی پەروەردەمانی هامشترین تەلەڤیزۆنە خەتای تەلەڤیزۆنەکە یان خەتای بینەرە ئەوە ئیشی من نییە یان لانیکەم بەرنامەکەی ئێمە نییە باش بڕوام وایە منی دایک و باوک چۆن لە خەمی دڵ و خواردن و جەستە و جلوبەرگی مناڵەکەمام ئەبێ ئاوا لە خەی مەعریفی مناڵەکەما بم بۆی مناڵەکەم کۆیلە نەبێ بۆی مناڵەکەم دواکەوتە و دواکەوتوو نەبێ بۆی مناڵەکەم دەستەمۆ نەبێ بۆی مناڵەکەم خاوەنی ئیرادە و عەقڵی خۆی بێ لە ئێستاوە کتێبخانێکی بچووکی بۆ دانێن بۆ من سەری بازاری ئێمە کە ئەجازانی چه ملەتێکی فەقیرین فەقیری مەعریفی ئەڵێم ئەچینە بازار دەپەنجەم پێوە هەر دەپەنجەکە عەلاقەی پێوەیە ئەزمەی اقتصادی نییەوە بۆ هەندێک شت وانە بەڵام دەگمە نەبینیت باوکو دایکی ئێمە کتێبێک بۆ مناڵەکەی بکڕێت بۆ هەرزارکارەکەی مامۆستا لێرەیە چی بکرێت کە خوێندنەوە بێ بە کولتور ینی کەسانێک کە لە تەمەنی مناڵیەوە تا تەمەنێکی گەورەش ڕانەهاتبن لە خوێندن چی بکەن لە چ کتێبێکەوە دەست پێ بکەن بۆی فێری خوێندنەوە ببن من وەکو هەر کەسە لە ئاسی خۆی دەست بکە وەکو دایک و باوکە گەڵم کتێب بەرەتەوە مناڵەکەی بووکەڵێکی بۆ بکڕێ سیارێکی بۆ بکڕێ دوو جاکتی بۆ بکڕێ دوو چیرۆکی بۆ بکڕێ دوو دەفتەر و قەڵەمی بۆ بکڕێ ئەخر بەڕاستی ئێمە گرنگە ئێمە ئەزەڵاتی ئێمە پوکاوەتەوە چونکە بەکاری نایانین مێشکی ئێمە ژەگەر بەکارین ئەپوکێتەوە هەر بەڕاستی ئەپوکێتەوە بۆ کەسانی کە تاسە بەکارە نەهێناوە من ئەو ناڵێمەوە 8 مانگ جارێک زانست دووبارە بێتەوە بێ ئێمە لەکوێ ئەبێ ئەو زانستی کە من پێرا خوێنم بێ بە بەردەوامی لە ژیانمانە ئەسڵەن دابڕان لە خوێندنەوە پێم وایە دابڕانە لە ژیان دابڕان لە واقع یعنی من ئێستا ناتوانم سەفەرکەم بۆ وڵاتانی تر بەڵام ئەتوانم لە ڕێی کتێبەکانەوە زۆر کولتور بناسم کاکشوان ئەزانم حەزی لە مێژوە و بابەتانەیە ئێستا تەسەورەکەم لەبەر چاوی ئەو ئەشکانیەکان و نازانم سۆمەریەکان وەکو فیلمێک لەبەر چاویاتی جا چاویشی ڕێکەوان پێ و ڕێکاوە تەسویری کرد چۆلای دڵیەوە ئەو بابەتێکی ترە لەبەرەوە ئێمە ئەکرێ بە خوێندنەوە کولتورەکانی تر بناسین مێژوەکانی تر بناسین ئەکرێ بە خوێندنەوە دەدا جارە متوەلە حوجرەکەی مەحوی دانیشی
بشیتە خزمەتی شعب مامۆستا عەبدولکەریم و دەڕیچ لە هەندێک کەس هەیە کە حەز بە خوێندنەوەی ڕۆمانەکات ئەوترێت کە خوێندنەوەی ئەو جۆرە کتێبانە سوودی نیە تا چەنە وتەیە ڕاستە چونکە کەسێک ئەگەر فێری خوێندنەوە نەبوو بێ بەجددی یەکسەر بچێتە سەر خوێندنەوەیەکی خوێندنەوەی کتێبێکی مێژووی یان فەلسەفی تۆزێ بۆی قورس و ناڕەحەتە ئەین تۆ پێت باش نییە لەو جۆرە کتێبانەوە دەست پێ بکرێتە ئەوەندەی ڕایەت لەسەر من ڕۆمان بەشتێکی بچووک نازانم ڕۆمان ئەوەتە لەبەر ناکە خۆم زمانە ڕۆمان نووسی و چیرۆکم نووسی و چاپیشم کردو ڕۆمان حەقایەت نییە هەندێک ڕۆمان بخوێنەوە تەنەبووی ڕابردوو ئایندە پێدا ئەی نامێ نای نووسەرەکان بێنم ئێستا هەندێک جار پەرەگرافێ دابەزێنن هەندی حەدەست پێدا حەدەسی داهاتووە بەڕاستی پێت بڵێم ڕۆمانەکان تەنها چیرۆک و حەقاتێک نین و تەنها گێڕانەوەیەکن وانە ڕۆمانەکانی ئەلیف شەفەر خوێنەوە ئاخر دانیان کە بۆ نمونە باسی سێکچەکە یەکیان باوەڕدارێک یەکیان گومانگەرە یەکیان باوەڕدارێکە هەستەکەی ئەمە تەنها حەکایەت نییە بەشێ لە ڕۆمانەکانی بەختیار عەلی بخوێنەوە هەستەکەی 10 ساڵ پێش تا غەزەلنووس و باخەکانی خەیاڵ بەرجدی پێبڕم تەسویری بەشێ لەم واقعی ئەمڕۆی سلێمانیمان بۆ کە سلێمانیە لەم شتیکە ناکەم ئەمە بۆ زۆر ڕۆمانێتی شەروایە پێم وانە بێ ڕۆمانەکان تەنها خەیاڵ و تەنها ئەم بابەتانە گەڕانەوەی واقعی کۆمەڵگاکان بۆ نمونە یەشار کەمال زۆر بە جوانی تەواوە ئەویش مێژووکمان پێڵێ دنیابینێکمان پێڵێ ئەکرێت تەجروبە حەسەن چەند شتی جوانە بەڵێ تەجروبە لە ئەو تەجروبەی بێر بۆ ئەوی تر من لەگەڵ زۆر جار مەگەڵ خوێندنەوەیان ئەوەی کە لەگەڵ فەقەریەکەمان کە باسم کەوتم ئەمە گاتانەوەش بێ لەوە شۆ لەگەڵیان ئیسان هەچی بیبینی بیماشێتەوە باشتر لەوەی کێش نەماشێتەوە زۆر باشە ماوە سازانست باسمان یعنی ڕاستی هەسە ڕەنگە کۆمەڵێک خەڵک پرسیاریەوە بکا بڵێ کتێب گرانە پێم خۆشە سەرنجی بەڕێزیشت بزانم لەسەر بابەتی کتێب بەڵام باسی لایەنە پەیوەنددارەکەمان کرد بۆ نمونە بەڕاستی ینی بە حەقیقەتێک ینی من خۆم چوومەتە زۆر کتێبخانەی حکوومیەکان نازانم سەر بە وەزارەتی سەر وەزارەتی ڕۆشنبیری یعنی بەڕاستی کۆمەڵێک کتێبخانە تەنانە لە سنتەری قەزا و ناحیەکان لە شوێنە دوورە دەستەکانیش ینی من چووم بە سوتفە بۆ گەڕان چوونیان تایبەت چوویان لەو شوێنی خۆم ژیاوم ینی کتێبی زۆر باشی لێیە ینی تا نەچی تێوێ و نەگەڕێ و نەپرسی و داوای لیستەکەنێکی نازانی بەڕاستی لەم قەزا بچکۆلانە ناحیە بچکۆلانە یاخود لەم شارەدێ بچکۆلانێ هەموو کتێبە باشە هەیە ئەمە لەلایەک ینی گرفتەکە لێرەیە شەرمێک هەیە ینی خەڵک کلتورێک دروست بووە ئەگە کتێبێک پێ ببینن هەل لە خۆیەوە ئەمە چییە ئێستا زۆر ئاسایە دەمانچەیەکە پێ پۆزێت توانین ڕسمیشی لەگەڵ بگری بەڵام ئەگە کتێبەکە بەدەستەوە بێڵێن فشەکە پۆزلەیە بوو بە فەیلسوف ئەمە لە ئاساس خوێنەوەرە هیچ نازانێ بە جادەیە بڕۆ نازانێت دوو کەلیمە قسە بکە ینی ئەو هەموو هجوومە دەکرێتە سەر ینی من پێم خۆشە شیکردنەوەیەک بۆم بابەتە بکەی تر تۆزێک خەڵک ئەم شەرمەی بشکێ ئەم دوورکەوێتەوە لەم جۆرە بیرکردنەوەوانە باش بەس کات بەرێ هەواڵەکانیش بێواز نیانە باش سێشت پێ بڵێم یەکەم کە باسی مۆساک دەستگاکانی کرد من لە مۆبایلەکەم سکرینم کردووە تەلەڤیزۆنێکی سەر بەلایەنێکی دەسەڵات ئەم هەواڵی دابەزانەوە بازم لە شارەدەی قەسریان لەو دەڤەرەیە حکومەت نایە کتێبخانە لە گوندێکا بکرێتەوە ئەڵە دوای چەندین هەوڵ حکومەت نایە لە کتێبخانە لە گوندێکا بکرێتەوە ئەخر کتێبخانە شوێنی دروستکردنی بۆمبی ئەتۆمە یعنی بۆیە کە وتم لە دام و دەستگا بێ ئومێدم ئەمە بێ ئومێدەکەمە لە کاتێکە دەستەوەکەم ئیجازەی کافتێریا زۆر ئاسانتر بێ ئەوە هەواڵەکەم لایە ئەگەرم قسەواڵم داواکاری گشتی داوامەتە تۆمارکە بەیانە سبەتی مەحکەمە لایەنی پەیوەندیدار ئەڵە چەندی جار هەوڵمان داوە گەنجانی گوندەکانی کتێبخانەی بکەنەوە لە گوندەکە لایەنی پەیوەندیدار ڕێگا نادا ئەمە یەک دوو زۆر جوانە درود بەرتەوە کە وتت هەر تێجار کە باسی کتێبەکەی عیبەیە کە باسی قسە بۆ خەڵکێڵێ ئەو قسەی کتێبە قسەی کتێب بۆ مەکە ئەو کەسەی بە ئێمە لە قسەی کتێبە با پێ بڵم قسەی کتێب چییە ئەگەر بڕوادارە قورئان قسەی کتێبە ئەگەر چێتە لای پزیشک وتەی پزیشک وتەی کتێبە ئەگەر ئەندازیارە و بڕوای بە ئەندازیار و خەریتە و ئەو بابەتانەیە قسەی کتێبە مۆدێل و ئەم کورسەی کە ئێمە لەسەری دانیشتین ئەم قەنەفەیە پێشوەی قەنەفە بێ لە کتێبەوە دیزاینەوە هاتووە وفعلا دنیا خراپێکی زۆر خراپ بۆ ئێمە دروست کراوە قسەی کتێب بۆ مەکە لە کاتێکە قسەی کتێب وەکو پێم وتی ئاینە فەلسەفەیە طبە دەروونناسیە زانستی ژیانە هەندەسەیە هەرچی تۆ باسێکی قسەی کتێبە لە کتێبەوە هاتووە ئەم دنیا بینە ئێمە کە لە قسەی کتێب بۆ مەکە ئەمە لە بێمەعریفی ئێمەوەیە ئەژین ئەوەی کە بەمنە لە قسەی کتێب بۆ مەکە تۆ بە قسەی کتێب جوابم بدەرەوە ئەی قسەی کتێب نەکەی چی بکەین چی بکەین یانی ئەمە یەک دوو فەرمووت خەڵکی ئێمە بەڵام کتێبخانە هەیە سەرچاوی باشێ بەڵێ بابەتە هەیە
بەڵام لەگەڵ ئەوەیە تینوێتیمە بۆ زانست نییە تینوێتی ئێمە زیاتر بۆ بابەتی مادیە ینی زۆر ڕقابەتی ئێمە منافەسی ئێمە لەوایە کە من تۆچی تێ منیش ئەومە بێ نەک ئاستی مەریفی تۆ چۆنە وەرەوەش هەمانە زۆرمانەیە زۆر غەنی کەمان نییە بەڵام بەزین بەڕاستی نازانێت و بەشەر بژین ها ئێمە لە قوتابخانەکانش فێری زۆر شتیان کردین بەڵام فێری ژیانیان نەکردین حتا لە قوتابخانەکان فێریان نەکردین چێژی خوێندنەوە بینین فێریان نەکردین بخوێنینەوە فێریان کردین مەنەجەکە تاواکەین و فڕێ بین تووڕی دەین ئەمە بابەتێکە کە گلەی گەورەیە لە سیستەمی زانکۆی ئێمە عیب نییە من خۆمەڵم پێشەمو کەس مامۆستایەکی زانکۆ بم نەتوانم دەرسێ بڵێم و نەتوانم چێژی خوێندنەوە بە خەڵکی تر بم نەتوانم وا لە ئینسانێ بکەم بخوێنێتەوە نەک پێ بخوێنم و نەک مسعی پێ بکەم کەواتە مامۆستا خوێندنەوە پێویستی بە خۆڕاهێنانە پێویستی وەک هەر شتێکی تر پێویستی بە خۆڕاهێنانە یعنی ئەمە پێویست ئەبێت ڕۆتینەکە خۆڕاهێنانە بە چ شێوازێک بوونەوە کەسێک ئەوەش بەبرۆ پرسیارەکە ئەوەی کەوتم ئەم بۆچی ئاوا جارێکتر لەم ستۆدیۆ باسم کرد جەنابتی لێ نەبووی شەیداخانی لێبوو یەکێ لە کتێبە کۆنەکان کە تا ئێستا لە کولتوری ما باو نییە پێیان وایە کۆمەڵناسی لە زمانی گوسکۆنتەوە دەست پێەکە ئەوانەی کە زۆر خاتریشی بگرن زمانی ئیبن خەلدونە بەڵام ئەم قسەیە مەطرحە بۆ مناقەشە من بڕوام وایە یەک کۆنترین کتێبێک کە لە ڕووی کۆمەڵناسی و سوودی لێبینین کتێبەکەی یعقوبیە ئەخبار الناس لزمانهم کتێبە کە باسی سیوێگیان سێ حەوت خەلیفەی عەباسی و ئەمەوی ئەوانێنێ ئەم کتێبە بەراودێکی زۆر جوانەکە جا بۆ ئێستا بۆ مناقەشێمە زۆر باشە ئەو کاتەی خەلیفە پیاوێکی خوێنەوار بووە خوێنەواری و عیلم و دانش لە کۆمەلگای ڕاوەتەوە ئەو کاتەی خەلیفە پیاوێکی پیاوکوژ و قاتل و جەلاد بووە بە هەمان شێوەش یعنی کۆمەلگا جوا بووە ئەلبەتە باسی ئەمەوی عەباسێک ئەکەمەجین من لۆک و ئاوارە نیم کە شەکر پشکێرم خوا نەخواست لەو بەبەتانکابراکی وەک یەزیدیان وەکو حەجاجوانە هەمومان ئەزانین کە ڕەنگە خەلەلی زۆر لە مێژوە هەبوو بۆی کە ئێمەش خوا نەخواتە شەکر نەشکێنین بێئەدەبی نەکەین ئەو کاتێک کە خەلیفە حەزی لە مۆسیقا بووە لە سەما بووە لە شار بنیادنان بۆ خەڵکەش حەزی لەوە بووە ئێستا خەڵکی ئێمە کە تۆ باسی دەماچەکەت کرد پێی ئازاییە بە دەماچۆ ڕەسم بگرێ بەس پێی ئەی بە کتێبەوە بۆ لەبەوەی سەکردەکانی ئێمە کتێب نابەخشنەوە دەماچا بەخشنەوە ئەمە عیبە پێم وایە داود ئۆغڵۆ بوو سەرۆکی حکومەتی ئەو کاتی هەرێمی کوردستان کاک نێرچیک چوو بۆ تورکیا هینێکی پێشکەش کرد کتێبێکی مەولانە وانە بۆ لەبەروی سەقافەتی ئەم شتێکی معقولە نەچوو دەماچێکی چواردەخۆری باتیان وەکو ڕئیسی سعودی شمشێرشی ئاڵتونی باتی پێی وایە ئەمە بەهاکەی وابێ قیمەتەکەی مهم نیە بەهاکەی مهمە لەبەرەوە بەداخەوە بڕوام وایە بەپێی کتێبەکەی یعقوبی ئەگەر ئێمە ئەمە بکەین بۆمان دەرەکەوێت ئەگە برادرانی سەرەوە دەستکەن بە خوێندنەوە و فەرهەنگ و کتێب و لە پشتخوانەوە کتێبخانەدارن کاکە ڕسمی لە بەڵاو بکرن ئێمەش حەزی لێکەین بەڵام کوان دەماچە ئەمە بەخشنەوە دەماچەکەن بەلاقیانە ئێمەش خەڵکەکەش چاولەوەکە یعنی ئێمە بەشێک بەداخەوە ئەم بابەتێکی سەیرە زۆر باشە ماوەسا زانست دەست خۆش بێ مامانوێت هەر بەرنامەکەمان تۆزە لە سیاست دوور بێ بەڵام هەر ئەچێتەوە سەر سیاست هەموو شتێکەر وایە لەو یەک خولەکی کەمەی ماما پەیامت بۆ دایکان و باوکان کەوا باواز لە سیستەم و حکوومەت و لایەنە پەیوەنددارەکان بێنین هەموو دایک و باوکێک لە چوارچوی ئاست توانێت خۆیان چی بۆ مناڵەکەی بکە لە ئێستەوە ڕەبتێکەمە بۆی قەرزاری شەیداخانە بم مردە نزیکە ئەبێ خۆمان ڕابێنین خۆمان ڕابێنین ئەو کەسێک کە بەیانیان خۆی ڕادێنێ بۆ نوێژی بەیانی بۆ هەستان بۆ ئەوە وردەوە دەڕادێ ڕەمەزانان ئەوانەی کە پارچەوە خەونەوە ڕۆژی یەکەم و دووەم دەنگ خەبەرتە بێتەوە قورسە خەبەرتە بێت وانە بەڵام لە 26 و 24 و 23 و نازام 19 چونکە خۆت ڕاهێناوە ئیتر هەر جەڕەتەکە لێ ناوە بانگیان نەکردی تۆ خود بوویتەوە وانە ئەمە ئەبێ مرۆڤ خۆی ڕابێنێ ئەم خۆ ڕاهێنانە بە چییە ئەبێ ئیشتیاقی بۆ دروستکەی ئەبێ هەر شتێک کە بتوێ ئەوی تر حەزی لێ بکەی ئەبێ نەوە چێژێکی بۆ دروستکەی وانە ئەم چێژاکەی بۆ مناڵەکانمان بۆ خۆشمان لە پەڕەیەکەوە لە دوو پەڕەوە و ئەوەی کە ئێستا کوشندەیە کە نایڵێم چێژە دروست بێ مۆبایلەکانمانە ئەبێ کاتێک دابنی مۆبایلەکانمان خامۆشکەین بەڕاستی ئینتەرنێتەکە خامۆشکەین کە خامۆشمان کرد ئەو کاتە هەستەکەین فراغمانێت تۆ من پێشنیارەکەم ئەو بەڕێزانی کە جویان لێمێ 2 سەعات ئەم شەو کە ڕۆشتنەوە 2 سەعات مۆبایلەکان لە ئینتەرنێت دوورخەنەوە هەر لە خۆیان دوورخەنەوە مۆبایلەکان ناڵم کزیکە بڵێ خەڵک تەلەفۆنان بۆ کە جواب نایەتەوە
هەستەکە بێ ئیشە نازانە چی بکات دەزوالێکە بێ ئیشیانی هەستەکە شتێکی لێونەوە نیە کە وستی شتێکی لێونە جە کتێبە کەڵگرێ جاری یەکەم لاپەڕێک جاری دوم دوو لاپەڕە جاری سێم سێ لاپەڕە چێژەکەی بۆ دروستە بێت ئەگەر دایک و باوکی ئێمە فێر بوون لە ئێستاە مناڵەکەی یەک چیرۆکی بۆ بکڕێ ساڵەکە چیرۆکی بۆ بکڕێ هەستەکە حەوی تەمەلوکی هەیە هەستەکە ئەمانەی خۆیەتی چۆن یارەکەی خۆیەتی ئەمە بابەتێکە کە بڕوان وە باشتر نەخش لەسەر ئایندەی مناڵەکان بەجێ دێڵێ من دەڵم سەرۆت و سامان قسەی من نیە قسەی ئەفلاتۆنی سوقراتی گەورەیە گرێ ئەنی ئەڵێ ئەگەر دواوەسێتت چییە دوای ئەوەی کە ئاروی لە سێداری بەنیان ژەرخوا دیکەن ئەڵێ دواوەتمەوەیە بچمە بەرزترین شوێنی ئەسینە هاوارکەم ئەی خەڵکینە ئێوە کە هەموو تەمەندان لە کۆکردنەوەی پار و سەرۆت و سامانە کۆکە سەرفەکەن و بۆی بۆ مناڵەکانتانی بەجێ بێڵن باشتر نییە بەشی لەو کاتەخانکەم بۆی کە بۆ پەروەردەی مناڵەکانتان بەجێ بێڵن زۆر گرنگە لەگەڵ سەرۆت و سامانەکە بۆیان بەجێ بێڵین چۆن بژین کە ئەمە ڕەنگە کتێب باشن هاوڕێی و هاوڕێکی بێدەنگ هاوڕێی تەنیایی بێت بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا زانە توێژەری کۆمەڵایەتی زۆر سپاس بۆ سپاس بۆ ڕێنمایەکان بەڵێ بینەرانی عزیز و خۆشەویست دەچینە لای ناوبڕێکی کورت و دەگەڕێنەوە لاتەم لەگەڵتان بەردەوام بین تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام کۆمپانیای بەرەوبووی کشتوکاڵی ڕۆژین تاک یەکێک لە خواردنەکانی سفرەی کوردی برنجی ڕووبهەنارە خواردنێکی زۆر بەچێژ و بەتامە چەندی لێ بخۆی لێی تێر ناخۆی برنجی ڕۆبەنار زۆر خۆشە خۆشترە بێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێت برنجی مەحموود ئایا پێت وایە تەنها مناڵ ڕۆژانە شیرە خواتەوە؟ نەخێر دکتۆر بەسامیش ڕۆژانە شیرە خواتەوە چونکە ئازانێت پێکاتەی شیر چەند بەسوودە بۆ جەستەی کە پڕە لە کانزاکان و ڤیتامینەکان بەڵام هەموو شیرێک نا شیرێک کە سروشتی بێت وەک شیری ئاڵتونسا تۆژی تر پێویستە ڕۆژانە شیر بخۆیتەوە مەژدە بۆ کەسانەی کە ئارەزووی پرچێکی تەندروست و گەشاوە دەکەن ئەوە پێتان دەڵێم شامپۆ و مکەیەفی زیێرا بەکار بهێنن سوودەکانیان بەرهەمە ناوازەیە ڕەگیم و بەهێز و تەندروست دەکات پرچ قورس و خاو دەکاتەوە ڕێگری دەکات لە ئاشکانی سەری تاڵە پرچەکان چارەسەری پرچی سوتە و بۆز دەکات ڕەنگی پرچ جوان و بریقەدار دەکات دەکات بە خاوەنی پرچێکی جوان و سەرنجڕاکێش ئەم بەرهەمە لە ئێستادا لە سۆپەرمارکێت و دوکانی گیادەرمانی و سەیدەلیەکان دەست دەکەوێت شامپۆ و مکەیەفی زێرا باشترین شامپۆ بۆ بەهێزکردن و درەوشانەوەی قش تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام دووبارە سڵاوتان لێ بیازان لە بەشی دووەمی بەرنامەکەمانە باس لە پرۆژەیەکەکەینەوە ڕێکخراوێکە ساوە بە ڕێنمایی پێدان بە دایکانی دووگیان لە پرۆسەی دووگیان بوونیان یاخود لەو تەمەنەی لەو کاتێکەوە دووگیانن چۆن لە ڕووی دەرونیەوە بەهێز بن بگومان خۆناغێکی هەستیارە پێشەوەی بچینە لای میوانەکەمان و گفتوگۆ لەو بارەیەوە بکەین هاوکارمان ڕامیار عوسمان راپۆرتێکی لەگەڵ ئامادەکردوون بینێری دەبین دواتر لەگەڵ میوانەکەمان درێژە بە و بابەتە دەدەین پرۆژەیەکیان بە ناوی خەونی دایکان ئامادە کردووە کە تایبەتە بە چاودێریکردنی ژنانی دووگیان و منداڵی تازە لەدایک بوو ئەم ڕێکخراوە دەڵێت
پرۆژەکەیان بۆ شێرکردنەوەی دایکانی دووگیانە لە ڕووی دەرونی کۆمەڵایەتیەوە لە نەخۆشخانەی ژنان و منداڵبوونی سلێمانی پەیڕەوی دەکەن. هەروەها هاوکاریکردنی ئەو دایکانەی کە توانای کڕینی پۆشاکی منداڵیان نییە. هەستاوین بە دابینکردنی کۆمەڵێک پێداویستی بیدایی بۆ ژنانی دووگیان بۆ ئەو دایکانی کە لە کاتی منداڵبووندان چ پێداویستی بۆ منداڵەکە و چ بۆ دایکەکە لەگەڵ ڕێنمایی تایبەت کە داخلی ناو نەخۆشخانە ئەبن و ستافی تایبەتمان هەیە بە ڕێکخراوەکەمان لە ناو نەخۆشخانەدا و ئەم پێداویستیانش تایبەتە بۆ کەسانی کە باری داراییان باشنە یاخود هەنێک حاڵەتی جیاواز هەیە بۆ نمونە لە شێڵتەرەکان لە کەمپەکان کە ڕوو ئەکەنە ئێرە هیچ شتێکیان پێ نییە ئەم پێداویستیانە بۆ ئەوان دابین کراوە. ڕێکخراوەکە دەڵێن زۆرێک لەو دایکانەی لەو نەخۆشخانەیە منداڵیان لە دایک دەبێت کەسانی هەژار و کەم دەرامەتن ئەوان هاوکاریان دەبن لە دابینکردنی پۆشاک و خۆراک و پێداویستەکانی کۆرپەلا. بەڕێبەری نەخۆشخانەکە دەڵێت زۆرێک لەو دایکانەی بۆ منداڵبوون سەردانی نەخۆشخانەکە دەکەن لە ڕووی دەرونیەوە پێویستیان بە هاوکاریکردنە و ئەوان لە ڕێگەی ستافی شارەزا و ڕێکخراوەکانەوە هاوکاریان دەکەن. ئەم ژنی ئێمە بەداخەواڵم یعنی هەمووی حەزی لەوەیە کە نەبە نەشتەرگەری مناڵی بێ هەمووی ینی داوای ئەوە کا بە نەشتەرگەری بیکە ئێمەش نەخۆشخانەیەکی ناتوانین ڕێژەی نەشتەرگەری زیاد بکەین ئەبێ ڕێژەی مناڵبوون بە سروشتی لە لای ئێمە زیاتر بێت چکە نەخۆشخانەکەمان فێرکاریە واتە ئەو ژنەی کە لێرە ئەبێ شتێکی طبی نیە ئێمە تەقدیمی بکەین بەڵام زیاتر بۆ ڕێنماییە بۆ ئەوەیە بە ژنەکە بوترێت ژانەکانێک کە وای لێ هات پێویستەوە بکەیت کە ئازار کە خوێنە هەبوو ئەبێ وا بکەیت کە ئاو زۆر بوو ئەبێ وا بکەیت واتە ئەم شتەی ئێرە کە کردومانە بەشێکە لەو ڕێنماییانە. ئەم پرۆژەیە درێژخایەنە و لەلایەن ستافی شارەزاوە چاودێری دایکانی دووگیان دەکرێت جگە لەوەش توێژەری کۆمەڵایەتی تێدایە هاوکاری ئەو دایکانە دەکرێت کە دۆخی دەرونی و کۆمەڵایەتی ناجێگیریان هەیە و هاوکاری دەکرێن تا بە شێوەیەکی ئاسایی منداڵەکانیان لەدایک بێت. ڕامیا ڕۆسمان تایبەت بە پەیامی ڕۆژ سلێمانی. بەڵێ بەڕێزان دەچینە سەر تەوەری دووەمان و گفتوگوی لەبارەوە دەکەین و پێشتر کە ئاماژەمان پێکردن کە هاوکاریکردنی دایکانی دووکیان لە ڕووی دەرونیەوە هەم پێش مناڵبوون و هەم دوای مناڵبوون کە ئەمەش کۆمەڵێک خانمن پرۆژەیەکیان ڕاگەیاندۆ بە ناوی پرۆژەی خەونی دایکان. ئێمە بۆ گفتوگۆکردنی زیاتر لەسەر ئەم تەوەرەیە میوانداری زۆر بەڕێز خات و ڕۆژان حەمعەلی ئەندامی پرۆژەی خەونی خانمانمان کردو. خات و ڕۆژان زۆر بەخێر بیت. زۆر سپاس. سەرتا گەراماژێ بم پرۆژێتان بکەی کورتە باسێکمان بۆ بکەیت زێنم پرۆژێتان کەی دامەزرا و ئامانجتان چیە لە دامەزراندنی ئەم پرۆژە؟ پێش ئەو تەوانەوەی باسێکی کورتی ڕێکخراوەکەمان بکەن. ئێمە ڕێکخراوێکی خێرخوازین لە بواری خێرخوازیە کار دەکەین ناحکومین. لە ساڵی 2007ەوە ئەم ڕێکخراوە دامەزراوە. لەو ساڵەوە هەتاکو ئێستا نزیکەی 500 جۆر پرۆژەی جۆراوجۆرمان بڵێن ئەنجام داوە. یەکێک لەو پرۆژانە خەونی دایکانە کە لە ئێستا بەردەستان. ئەمە لە 2007 پرۆژەی خەونی دایکانتان ئەنجامیان یان بە تازەی دەستان پێ کردووە؟ نانە لە 2007 ڕێکخراوەکە دامەزراوە. بەڵێ دامەزراوە لە وەختەوە کار ئەکاو بڵێن ئەمە دو پرۆژەمانە کە ئێستا ئیشی لەسەرەکەین. زۆر باشە. خەونی دایکان بۆ یعنی ضرورەتێک بوو هەستان بە گرفت کردەوەی کە و پەشێک لە خانمان لە کاتی پرۆسی دووگیان بوونیان پێویستیان بە هاوکاریکردن هەیە یعنی لە چیوە سەرچاوێک ئەم پرۆژەیەتان ئەم بیرکردن؟ بەڵێ بە حکمی ئەوەی کە ئێمە لە بواری پەروەردەی و مرۆی تەندروستیدا کار دەکەین تەندروستی یەکێکە لە کارەکانی ئێمە بەو حکومە ئێمە ئاگادارین یعنی کە لە نزیکەوە لە تەندروستیدا چی ئەگوزارێت بۆیە هەستاین بە دابینکردنی کۆمەڵێک پێداویستی بیدایی بۆ دایکان و منداڵان ڕێنگ دایکانی دووگیان. پێداویستەکان ئێوە تەنها بڵێن لە ڕووی مادیەوە هاوکاری ئەو دایکانە دەکەن یا خۆت ڕاهێنەرتان هەیە کە لە ڕووی دەرونیەوە چکە دەزانین کە خانمی دووگیان عادەتەن لە کاتی لە پێش مناڵبوون ئسترێسێکی زۆری بۆ دروست دەبێت و هەروەها لە دوای مناڵبوونیش تووشی خەمۆکیەک جۆرە خەمۆکیەکە بێت کە ئەمەش لە دەستی خانمان خۆیان دانیە. ئێوە هیچ ڕاهێنەرێکتان هەیە کە لەم کاتانەیە هاوکاری ئەو دایکانە بکات یا خودتەنها هاوکاریەکانتان بۆ ئەو خانمانەیە کە کەم دەرامەت و کەم دەستن؟ ئێمە تەنها هاوکاریەکانمان لە ڕووی مادیەوە پێداویستەکانمان دابین کردووە بەڵام ستافمان هەیە لە ناو نەخۆشخانەی منداڵبوون لەوێ داوام ئەکا ڕۆژانە
لایەنە دەرونیەکە چۆنە ئەو دایکەی مەسەن کە ڕوو ئەکاتە خەستەخانەکە هیچ شتێکی پێ نییە ینی زۆر هەستێکی ناخۆشەوە نیە کاتی مناڵبوونێتی ئۆچێتە خەستەخانە و هیچ پێداویستێکی پێنێ نەخۆی نهی خۆی نەهی مناڵەکەی ئێمە هەموو پێداویستەکانمان بۆ دابین کردوون و قسەیان لەگەڵەکەین پێش ئەوی بچنە ژووری مناڵبوونەوە هەموو پێداویستەکانیان عینە کە ئەمە لەلایەنی دەرونیەوە زۆر بۆ دایکەکە کەواتەیە ئەم پرۆژەیەتان تەنها ئەوەیە خانمێک تەنها لە ڕووی مادیەوە کێشەی هەبێ ئەو لانەی بۆ پڕەکەنەوە یاخود ئەو لە ڕووی مادیەوە کەواتە من با بینەرانیش باشتر لە پرۆژەکەیەوە تێکمەن و بەشێکی زۆریش لەو خانمانەی ڕەنگە پێویستیان بە هاوکاریەوە بێت ئێوە لە باڵێن لەو شوێنانەی کەوا نەخۆشخانەکانی مناڵبوون ستافتان لەوەیە بەدەم ئەو دایکانەوە دەوچۆنی ئەی خەڵک بەدەمەوە هاتنی چۆنە یاخۆت قبولکردنی ئەم هاوکاریانە دەستی ئەم جۆرە لە دەستی هاوکاری لە ڕووی مادیش و لە ڕووی دەرونیشەوە بەدەمەوە هاتن چۆنە خەڵکێگەیە زۆر پێویستی پێبێ خەڵک هەیە کە هەدیەکە وەرئەگرێت لە خۆشیە ینی ئەگری خەڵکی وا هەبوو ئەمەنە پێویستی بۆ هاوکاریە و خەڵکی واشەیە دەستخۆشیەکە و پێویستی نیە و ئەڵێ من ینی هەموو پێداویستێکی خۆم و مناڵەکە من پێ بەڵام خەڵکی شەیە زۆر پێویستانی کە شتە هەدیەکە ئەبینێ ئەگری لە خۆشیە زۆر باش ئێوە تەنها لە نەخۆشخانە حکومیەکان داڵەزن بە ئەنجامدانی ئەم کاریا خود لە سەرجەم نەخۆشخانە تایبەتەکانیش لە ئێستا ئەو ئیشەمان بڵین هەر لە ناو نەخۆشخانەی منداڵبووندایە ستافتان لەوێ بەبەردەوامی ستافمان بەبەردەوامی لەوێ دەوامەکات ڕۆژانە زۆر جار ڕەنگە کەسێک بێتەوێت لە ڕووی مادی وەزعی باشێ بەڵام گروپێک دەبینێ خانم هاوکاری ئەم دایکانە دەکەن قەت هەبووە یاویش مەسەن بڵێ منیش لە باتیەوەی دیاری بۆ من بکڕم من بەشێک لە دیاری خانمان لە ئەستۆ دەگرم بێ بەدەمتانەوەتێک سەپۆرتان بکە هاوکاریتان ئێستا شتی وا ڕووی نایەوە لەلایەن خەڵکەوە بێت ناناشتی وا ڕووی نایەوە تا ئێستا مەبەستەکەی شوان لەوێ بوو تا ئێستا کە زاتووە بەدەمە پرۆژەیەتانەوە گەوەیکەوە هاوکاری کۆمەڵی خانمی کۆمەڵک دایکان دەکەن کەس هەر خۆتان کەس پاڵپشتانی هەر خۆتان لە ڕێکخراوەکەی خۆمان بڵێ زۆر باش ئێوە هاوکاری ئەو خانمانە دەکەن خۆتان لە ناو نەخۆشخانەکەیە بۆتان دیاری دەکرێت یان چۆنی ئەزان کە ئەم خانمانە پێویستیان بەم کەلوپەلو بەم مادانەیەوە تەقدیمیانەکەن بەڵێ ئێمە کە ستافمان لەوەیە بڵین هەر نەخۆشەکە ڕوو ئەکاتە ناو نەخۆشخانەکە ستافی ئێمە ئەیبینێت لی ئەپرسێ پرسیاری لێکات پێداویستی و پێشتە هەیەیانە ئیترەوەی پێی بێ ئەڵە پێمە و هیچ مشکلم نییە ئەوی پێشی نەبێت ئێمە یەکسەر لەوێ هاوکاریەکەی ڕۆژانە ڕوبڕووی چەند حاڵت دەبنەوە کە ئەوە خانمێک دایکێکی دووگیان کە هیچ کەلوپەلێکی پێ نەبێت چکە لە ئێستا بەڕاستی و خانمانی کە مناڵیان دەبێت پێشتر ئامادەکاری دەکەن هەموو شتی حازرەکەن ئەوەی کە پێویست بێ بۆ خۆی بۆ مناڵەکەشی بەڵێ وڵا ڕۆژانە تقریبن هەموو ڕۆژێک ینی حاڵەتی وا هەیە پێداویستی هەبێت بەڵامەکو ئامارم لانێ ینی چەند کەس بە دقیقی بڵێم چەند کەس وەری ئەگرێت بەڵام ڕۆژانە خەڵکەیە پێویستێتی و دوای دەوامی ستافی ئێمە بڵین لە ناو نەخۆشخانە لە بەشی خەفەریاتیان هەیە ناو نەخۆشخانە ئێمە ینی پێداویستەکان لە بەشی خەفەریاتیشدا ئەنین یعنی حسابێومان کردو لە دوای داوامی ئێمە ئەگەر لە کاتی شەوا بێ کاتەکانی ترا بێت خەڵکە بە پێویستی پێ بێ پێداویستەکانتان چین پێداویستەکان چی لە خۆیگرێت هەموو ئەو پێداویستانەی کە دایک یا پێویستی لە کاتی منداڵبووندا بۆ مناڵەکە و بۆ دایکەکە جلوبەرگ و شتی ژێرەوەی دایکەکە و جلوبەرگی مناڵەکە دای بیە جلا خاولی هەموو شتێک هەموو پێداویستی هاوکاریتانەکە لە کڕنیەم کەلوپەلانەیە ئێمە خۆمان ڕێکخراوی ڕەباس فاوندیشن خۆمان ئامادەیەک ناحکومیشن ناحکومی لە هیچ سەرچاوێکەوە هیچ لەلایەن هیچ دەسەڵاتداری تەنها خۆتان ناحکومیە بەڵێ پێش باسم کرد خات و ڕۆژان ینی بەڕاستی پرۆژەیەکی جوانە دەستان خۆش بێ ڕەنگە دایکێک لە ئسترێسی ئەوەی مناڵەکەی بە تەندروستێکی باش بێتە دنیاوە بێتە نەخۆشخانەیەک ڕەنگە هەر پارەشی بیر نەچوو بێ هەر پێی نەبێ کۆمەڵی وەسایل ڕەنگە یان ڕۆشن فکرێکی یەکەم جاری بێ مناڵی بێ ئەو شتانە هەر نەزانێن لایەنە پەیوەندیدارەکان لە ڕووی ئیداریاتی ناو خستەخانە و چکەوانی ڕەنگە قانون و یاسای خۆیان هەبێت چەند هاوکارتانن تا چەند کاراسانیتان بۆەکەن کەوا مەسەنەوە دایکێک هاتووە کەسی بەدەمەوە یاخود مناڵێک لە دایک بۆ پێویستی بە شتێکە ڕێگریتان لە یەکەن یان بە پێچوانەوە کاراسانیتان بۆکرد نانا ڕێگریمان ناکەن لەبەرەوەی کە نەخۆشخانەی منداڵبوون خۆیان ئەم پرۆژیان زۆر بەدڵ بوو ینی ئەم پرۆژەیە ئێمە پێشووتر کەمان بۆ ماوەی 3 مانگ بوو کە کاتی پرۆژەکە تەواو بوو نەخۆشخانەی منداڵبوون پرۆژەکان ئەوە پێ باش بوو ینی داوایان کرد پرۆژەکە بەردەوام بێت هایانە پێش ئەمەی وەجبەی دووەم کەسە وەجبەی دووەمەوە دەست بەڵێ ئەی چەندێکی خان وەجبەی یەکەم 3 مانگ بەردەوام بوو لە کێو دەستان پێکرد وەجبەی لە مانگی 5 تقریبا لە مانگی 5 بەردەوامن زۆر باشە پێشتریژەم پرسیارم لێ کردی ئێوە تەنها ئەو هاوکاریانە پێشکەشەکەن یاخود دوای مناڵبوونیش بڵێن ڕاوێژ لەگەڵ ئەو دایکەیە ئەکەن باری دەرونی ئاسایی ئەکەنەوە
نانا ئێمە تر دوای ئەوە دایکەکە نەخۆشەکە داخلینا و نەخۆشخانە ئەبێت ئێمە قسەی لەگەڵەکەی نەگەر هیچ شتێکی پێ نەبێ ئێمە هاوکاری ئەەکەین ئیتر دوای ئەوە بەسەر دایکەکە نبینیەوە مناڵەکەی ئەبێت بۆچی ئەم پرۆژێتان تەنها لەناو نەخۆشخانەی لە دایکبوونی مناڵان لەوێ بڵێن لە وولادە تەنها لەوێ ئەم پرۆژێتانەیە بۆ هەوڵتان نەیە بچن بۆ نەخۆشخانەکانی دیکەش بەڵێ طبعاً ڕێکخراوی ڕێباز فاوندیشن لە زۆر مەجاالە ئیشەکات یعنی لە ئێستاە ئەو شتێک کە هەڵمان بژاردووە ئیشی لەسەرکەی ناو نەخۆشخانەی منداڵبوونە یعنی لەوانەیە دوای ئەمە وەختی ئەم پرۆژەکە تەواو بێ هەوڵ بین بۆ شوێنێکی تر بەپێی داواکاری خەڵکەکە و شوێنەکان کە داوا ئەکەن لە ئێمە باش چیتان هەیە بۆ باوکان ینی هەر لەوێ هەرخەمی دایکەکان خۆن لە هەر دایکەکە مناڵێ پاگوابزانمەر نایەتە ژووریشەوە زۆر باشە وەکو بۆ ئضافەیە قسەکانی هاوکارم شەیدا ینی ڕەنگە چەندێک پێداویستی مادی گرنگ بێ لەویا دایکێک پارێ پێنی زۆر گرنگە هەتا نەچنە عەفو نەچتە ناو نەخۆشخانەکە ئەو حاڵەتانە نەبینی نازانی لە دوورەوە لەوانەیە بڵێ ئاین چۆن ئەبێ دایکێک مناڵی بێشتی پێ نەبێت نازانیت ئەو شتە نازانین بەڵام هەتا نەچیتە ناو وەزعەکەەوە نازانی کە چۆن خەڵکەیە پێویستێتی خات و ڕۆژان لەوانەیە خانمێکی دووگیان کە سەردای نەخۆشخانەی وولادە دەکات نیازیە بێت کە بە تەبیعی مناڵەکەی دەبێت بەڵام دەزانین کە زۆر جار ئەم حاڵەتە ڕوو ئەدات هەندێک خانمی دووگیان بەستوشتی مناڵی نابێت پێویستی بە نەشتەرگەریە لەوانەیە خانمێک ئەو بڕەپارەی نەبێت چکە پێم وایە بێسە بڕەپارێکی ڕەمزیش لە نەخۆشخانەی وولادە وەردەگیرێت خانم هەبوو کە تووشی ئەو حاڵەتە بوو بێت و هیچ بڕەپارێکی پێ نەبوو بێت و توانی بێتان بە حکمی بۆی نەشتەرگەریەکەی بۆ بکرێت یارمەتیتانیا بێت نا لە ماوەی سێمانگی ڕابردووکە و پرۆژێ بەردەوام بۆ هیچ شتێکی وا ڕوبەڕووی ئێمە نەبووەوەی تر نازانم ئەگەر هەبێت ئامادەیتان تێدایە کە هاوکاری بکەن لە ڕووی تەنها هاوکاریەکانتان کەلوپەلە ئێستا هاوکاریەکانمان کەلوپەلە بەڵام ڕێکخراوی ڕێباز فاوندیشنانی کراوەیە بەڕووی هەموو کەس و هەموو شوێنێکە ڕەنگە ئەگەر حاڵەتێکی وا هەبێت زۆر نادر بێ ینی شتێکی زۆر جیاواز بێ هات هیچ توانای نەبێ ئەوە نەبێ ڕەنگە بتوانرێت بەڵێ کاتێوە لەسەر چ بنەمایەک هاوکاری ئەم خانمانە ئەەکەن لەسەر بنەمای ئەوەی کە ئەو کەسە بڵین کەم دەرامەتە کە کەم دەرامەتە و هیچ باری دارایی باش نییە و هیچ شتێکی پێ نیە ینی وەکو لە خستەخانەکان خۆیان باسیەکەن ئەڵەن دایکە بوو کە مناڵی بۆ مناڵەکەی لە سەرچەفی سیستەمی ئەو شوێنەوە پێچاوە ینی هیچ شتێکی نەبووە زۆر ڕاستە هات ڕۆژان ینی پرۆژەکە لە شوێنێکی گرنگایە ینی لە خۆناغێکی گرنگە بۆ نەخۆشەکە کە دایکەکەیە هۆک هاوکاریش ماماژەی پێکرد ئەکرێ ینی وەکو پێشنیارێک نازانم من زۆریش لەو با پرۆژانە نازانم بەڵام هاوشانی کۆمەڵێک دیاری کە ڕەنگە پێویستێکی زۆر زۆروری بن لەویا لە بری ڕەنگە پارەیەکی زۆردانی لەگەڵ ئەو پێداویستانە لەویا و پێداویستانە زۆر بن تا پارەکە کۆمەڵک ڕاوێژکاری دەرونیش لەگەڵ خۆتان ئیزافە بکەن مەسەن دایکێک کە پێشەوەی ئەوەی ڕەنگە قورس بێت تۆ پێویست بە نەشتەرگەری بێ یاخود یەکەم جارەتی ببێتە دایک گرنگ نییە بەڕایەوە بیرتانەوە نەکردێتەوە مەسەن ڕاوێژکارێکی دەرونیش لەگەڵ خۆتان بەڵێ تەبعاً گرنگە هەموو دایکێک لە کاتی منداڵبووندا باری دەرونی باش نییە ئەترسێ کۆمەڵێک شت هەیە بەڵام وەکو ئێمە لە ئێستاە ئەو شتە لە بەرنامەمانان نییە ینی ئەوە ئەبێت پسپۆری تایبەت بەخۆی بێت توێژەری کۆمەڵایەتی بێ قسە بۆ ئەو دایکانە بکە نازانم مەجای ناو نەخۆشخانەکان چۆنە ئایا جێگە هەیە بۆ ئەمە ئەوە بکرێ کات هەیە ئەویان نازانم وەڵام ئەمە زۆر گرنگە چونکە ئەمە حاڵەتێکە کە بەسەر هەموو خانوێکی دووگیاندایەت دوای مناڵبوونی تووشی حاڵەتێک دەبێت تووشی لایەنێکی دەرونیە بێت کە تووشی خەمۆکیە بێت زۆر بێت تااقەتە لەم کاتەیە ئەم خانمەلەوانەیە پێویستی بە ڕاوێژکارێکی دەرونی یاخود پسپۆڕێکی واری دەرونی پزیشکێک کە هاوکاری بکات بەڵێ تەبعاً پێش مناڵبوون و دوای مناڵبوونیش ئەوە ئەچێتە قاڵبێکی ترەوە بەڵام ینی ئێمە لە ئێستا بڵین بیرمان لەوە نەکردوێتەوە زۆر باش خات ڕۆژان بە هەر لەسەر پرۆژەکەتان بۆ نمونە ئێستاکە کۆمەڵی خانم ڕۆژانە گەر بۆمان باسکەی چەند کەس لەوەیە بن واتە ستافی ڕێکخراوەکەتان یاخود ئەو پرۆژەیەکی ئێستاکە توان پرۆژتان زۆر بووە چەندێک لە نەخۆشخانەکە بن لە کاژمێر چەندەوە تا کاژمێر چەند لەوەیە بن ڕۆژانە ئیشکارەکانتان چۆنە خۆتان هەستان چۆنە کە مەسەلەن دیارێک دەبەخشنە دایکێک بەتایبەت لەو کاتە هەستیارەیە کە دەبێتە دایک بەڵێ پێشووتر ستافی ئێمە دوو شەفت دەوامی ئەکرد لەوێ پێشووتر لە بەیانیەوە هەتاوکو 6 و 7 ئێوارە ستافمان لەوێ دەوامی ئەکرد بەڵام دوای ئەوەی کە پرۆژەکە بەردەوام بوو نەخۆشخانەی منداڵبوون هۆڵێکیانیا بە ئێمە ئەو هۆڵە ئێمە ئەیبین بەڕێوە ستافی ئێمە لەوێ دەوام ئەکات لەبەرەوەی کە شتەکە ئاوا سابت بوو ستافی ئێمە ئێستا لە بەیانیان و ساعت 7ەوە دەوام ئەکات هەتاوەکو 3 جاری وایە 3:30 بۆ 4 ئەمێنێتەوانێ هەر نەخۆشێک بڵین کە داخلی ناو نەخۆشخانە ئەبێت لەو هۆڵەوە داخل ئەبێت
یاخود ئەو نەخۆشانی کە دکتۆرەکان ئەیان بینن پێیان ئەڵەن کاتی منداڵبوون هێشتا ماوێتی و ئەوێ لیژنە ئەیان بینێت ئەیان نێرنەوانێ ئەچنە ئەو هۆڵە چاوەڕێ ئەەکەن ستافی ئێمە لەوێ لەگەڵیانایە لەگەڵیانە قسە ئەکات پرسیاریان لێ ئەکات چاوەڕێ ئەکات هەتاکو کاتی مناڵبوونیت ئەم پرۆژەی ئێوە لە ناو نەخۆشخانەی مناڵبوون تا چەند دەنگیاوەتەوە یاخد ڕەنگیاوەتەوە لانەی خانمێک ئێوە پێی نەزان خۆی بە پرۆژەکەیەوە ئاشنا بێت و خۆی بێت داوای هاوکاریتان لێ بکات یعنی چۆن مەبەستمێت تا چەند ئەم پرۆژێتان ئاشنایە لە ناو نەخۆشخانەی مناڵان بۆی خانمێکی دووگیان کە ئەچێتە نەخۆشخانەی ولادە ئەزانێت کە کۆمەڵێک زانست ستافێک لەوێن کە هاوکاری خانمانی کەم دەرامەتەکە مەبەستمەوەیە تا چەند ئاشنایە تەبان کە هەر نەخۆشیەکەیت بڵین دکتۆرەکان پێیان ئەڵێن کە شتێکی وا هەیە لە فڵانێکە بڵێ ئەگەر لە ڕێی دکتۆرەکانەوە بێ ئەگەر لە ڕێی خۆشیانەوە بێ ئەوە خۆمان ینی قسەی لەگەڵ زۆر جاریش کەم دەرامەت نەبێ ینی حاڵەتێک دایکێک ڕەنگە پرێک مناڵەکە بێتەوە ئەمانە زۆر گرینگە بەڕاستی ئەم جۆرە پرۆژانە لەوێ هەب بۆ ئەوەی مەسەڵەن هاوکاری دایکان بکرێ لە پاڵ ئەم پرۆژانەتان خەونی خانمان پێما بێ ناوی خەونی دایکان ناویان پرۆژەیە بە تەمان تاکە ئیشەڵا بەردەوام من لەسەر ئەم پرۆژە بۆ 3 مانگ پلانمان هەیە بەردەوامە تا 3 مانگ ئیتر لە دوای 3 مانگەکەەوە کە بەردەوام بنیان نەجارە پلانی ئەوە نیە هیچ ڕۆژێک هەبووە کە ستافەکەتان لە ناو نەخۆشخانەی مناڵاندا دایکێک تووشی کێشەیەک بوو بێەوە بۆتان چارەسەر کرد بێت یاخود تەنها هەر وەکو پێشتر ئاماژەت پێکرد هەر ئەو هاوکاریانەیەدا بەشیانەکەنەوە هیچ شتێکی وا ڕوبەڕووی ستافی ئێمە نەبووەتەوە نەک لەگەڵەوەیە کێشە ئەزانم یعنی حاڵەتێکی هەبێ بڵێن ئێمە ئەوەمان کرد بێت نان هیچ شتێکی وا نەبوو ئێوە وەکو دەگومان کاتێک کە ڕێکخراوەکان بە تایبەتیشەوە وەکو خانمان کە خەونی دایکان پرۆژەیەکتان هەیە زۆر جار باز لەوە دەکەن کێشۆگرفتیش دروست دەبێ بەڕاستی کاتێک کە نۆبێک بە گیانی هاوکاریەوە بەڕووی هەموو کەسێکەوە دەڕوا ڕەنگە بەرامبەرەکەی هەمان ڕەتفعلی نەبێ قەت هەبووە کەسێک بە بڵێ نامەوێ ئامە چیە هەم پێویستم پێنی ینی پێوا بێ غروریشکاوە کەسێک تۆزێک دیاری دەباتە بەردەمی ڕەنگە هەتاگە پێویستی شت پێ نەبێ لەبەر زۆرجار حرمەتی شوێنەکە و حرمەتی نەکە لێت وەرگریان قەت هەبوو بە یان با بڵین هینی خەڵک چۆنە مامەڵی خەڵک ئەو کەسانی لەگەڵتان شتی وانە بۆ ناڵم پێش ئەوی کە بڵین نەخۆشەکەی تێ پرسیاری لێ ئەکەین شتە پێیان ئەکسەریان ڕاستە خۆی مناڵین شتە عینێ چکە نایی بە هەموو کەسێک ئەو شتە تەنها بۆ ئەو کەسانە دابین کراوە کە کەم دەرامەتن ئەوانی کە کەم دەرامەتن و کەوەری ئەگرن نابعکسە زۆریان پێخۆشە نەخۆشخانەی مناڵبوون تا چەند هاوکارتانەوەگەوەی کە شوێنێکی بۆ دابین کردبن ئەم کەلوپەلانی ئێوە لەوێ دانێن زۆر هاوکارمانن ناڵێم لەبەرەوەی کە هۆڵێکماوەتان پێ کە دابچێتەکەن هۆڵیان بۆ دابین کردوون کە ئێمە ئەو هۆڵە ئێستا لە ناو نەخۆشخانەی منداڵبووندا ئێمە ئەیبین بەڕێوە زۆر باشە خاتە ڕۆژان ئەم پرۆژەیەوە سێمان کردوتانە سێمانگی تری شەڵا ینی لەم بە سێمان بەردەوامن بەڵام وەکو خانمێک کە چویتەوێ پرۆژەکەت بینیوە خۆت لەوێ بوویت ڕۆژان لەوێ دەوامەکەی چەند گرینگە ئەگەر ئێوەی پرۆژەی ئەوەی ڕێکخراوەکەشتان وە پرۆژەی خەونی دایکانیش کۆتایی بێت ئەمە چەند گرینگە ضرورە ئەگەر حتا ئەگەر پارەیەکی مادیش لەو کەسانە وەربگیرێت کە لەوێ منداڵیان دەبێ بێتە شتێکی هەمیشەی یاخود بەشێک لە خەسانەکان هەر ئەم بەشە بۆ خۆیان ئیزافەکەن مەتر لەوەش ینی هەر ئێوە سێمان لە ڕێی خۆیان خۆت خۆشبەخشانە خەمی لەبەر ئەوەی کە ڕێکخراوەکە ئیشی خێرخوازیەکە بەڵام ئەمە ئەم پرۆژەیە ئەگەریەوە نەمێنن هەر گرینگە لە خەستەخانەکان هەبێ ئەم جۆرە هاوکاریانە گرنگاتە حکوومەت یاخود لایەنە پەیدارەکان یاخود خەستەخانەکان ئەم پرۆژەیەوە کە کردوتانە 3 مانگ 6 مانگ بە بۆ بەخشانە کردوتان خۆیان ئیتر بێن لایانی پەیوەندیدارە خودی خۆی ئیدارەی خەستەخانەکە دەستکا بەجێبەجێکردنی هەر هەبێت چکات تۆ دایکێک هات کە مناڵێکی پیچی پێنەبوو ینی گیرۆ خاڵێ کۆتایە پزیشکەکانی ڕەنگە لەوێت تووشی گرفت ببن وایە وڵای ئەوان ئەو پرسیارە و ئەەکەوێتەوە سەر لانی بڵین نەخۆشخانەکە بۆ ئێمە ئێوە لەوێ نەبن دایکێک بێت هیچ پێ نەبێت گرفت دروستە بێت بۆ ئێمە گرنگە بۆ ئێمە زۆر گرنگە کە ئەو هاوکاریە ئەەکەین بەڵام شێوازی ئیشکردنی ئێمە ژوایە ناتوانین مقەیەت بین بە یەک شوێنەوە لەبەروی کە ئێمە لە 3 بواری ترا کارەکەین بڵین تەندروستی و مرۆیی و پەروەردەیدا یعنی ناکرێ ئێمە بە یەک شوێنەوە بە تەندروستی و بلکەین هەر ئەوە یعنی مەجای تر هەیە ئێمە ماوەیەکتر بۆ نمونە مەکتەبەکرێتەوە ڕۆکەینە پەروەردەی ڕۆکەینە مەکتەبەکان یعنی بۆ ئێمە ئەو شتە گرنگە ماوەیەکی درێژمان بۆ داناوە بکەن بۆی ستافی مرۆیتان جیاواز بێت نەخۆشخانەتان ستافێکی تایبەت بێت طبعا جیاوازەوە لە ناو ڕێکخراوەکەدا هەوڵتان نەیەوە کە بەردەوام بن ستافێکی تایبەت بۆ نەخۆشخانەکان دابین بکەن ستافێکی تایبەت بۆ قوتابخانەکان دیاری بکەن
آخر مەجای ئیشەکەمانوە ئەخوازێت ئەوە نیە یعنی لە یەک مەجاالە نامێنێتەوە مەسەلەن لە هەموو بوارەکانە ماوە ئاوا کار ئەەکەین لەکوێ هاوکاری پێویست بێت لەکوێ هین پێویست بێت ئێمە ئەیڕۆکەین ئەو شوێنە. زۆر باشە خات ڕۆژان وێ ڕای دەستخۆشی تاوامان وەروە دەستان خۆش بێ بێگومانم ڕۆژانە زەڕورین هیوادارین بەردەوام بێن لەو دەرفەتەکەمی ماڵمان ئەگەر پەیامێکت هەبێ بۆ لایەنە پەیوەندیارەکان یاخود بۆ دایک و باوکانە یاخود بۆ کەسوکاری ئەو خانمەی کەوا دێنە نەخۆشخانەکان لێرەوە ڕەنگە ئێساوان نەزانن چی بکەن بەڵام ئەمەش هەر هاوکاریکردنیوانە پەیامێک لێرە پێویستە کاتێک دایکێک دێتە خستەخانە بۆ مناڵبوون بۆمەڵێک پێداویستی لەگەڵ خۆی بێنێ. باڵە منیش زۆر سپاسی ئێوەکەم و خۆشحاڵ بووم. پەیامی من ئەوەی وەکو ئێوەش باستان کردکەم پرۆژێ چەند گرنگە چەند سوودی هەیە بۆ خەڵک چەند خەڵک سوودمەند بۆ لەم پرۆژەیە ئەگەر ئێمەش بە بەرداوامی درێژخایانێکی زۆر نەبین یعنی هیوادارین ئەم پرۆژەیە هەر بمێنێتەوە لە بەرەوەی کە ئێمازین چەند خەڵک سوودمەندە لەم پرۆژەیە. بەڵێ زۆر سپاس بە بەڕێز ڕۆژان حەمەعەلی ئەندامی پرۆژەی خەوی دایکان زۆر سپاس بۆ بەڵێ بینەرانی عەزیز هەر لە پای درێژەی بەرنامەکەمانە هاوکارانمان بیتێکیان بۆ ئامادە کردوین دیارام ساڵ پێشتریژەم بابەتانەمان هەبووە کەوا وشکە ساڵی لێبارانی بوو بەشێک لە ئاژەڵە بێلانەکان تووشی گرفتی خواردنەوەی ئاو و خواردن بوون هاوکارانمان ڕاپۆرتێکیان ئامادە کردووە بینەری دەبین. چەند گەنجێکی خۆبەخشی سلێمانین و پرۆژەیەکیان بە ناوی پرۆژەی ئاژەڵ دۆستان دروست کردووە و لە 7 شوێنی سلێمانی ئاویان بۆ ئاژەڵە بێلانەکان داناوە تا لە توێنێتیدا نەمرن. ئەندامێکی پرۆژەکە دەڵێت لە سەرەتای هاوینەوە بەدانانی ئاوی خواردنەوە بۆ ئاژەڵ و باڵندە کێویەکان دەستیان پێ کردووە و تا سەرەتای زستانیش بەردەوام دەبن. پرۆژەی ڕێکخراوی دۆستانی ئاژەڵ پرۆژەکە ئێمە پرۆژەی ڕزگارکردنی ئاژەڵانی بێ ئاوە زۆر لە مێژە ئێمە بیر لەواکەینەوە کە ئەم پرۆژەیە جێبەجێ بکەین بە شێوەیەک خەیاڵمان بوو بە زۆر شێوەی بیرمان لێ کردووە کە چەندین ڕێگامان بەکارهێنا کورتەیەک لەسەر پرۆژەکە ئەم پرۆژەی پێکاتووە لە 5 تانکی ئاو 1000 لیتری واتە ئێمە دەتوانین 5,000 لیتر ئاو ئامادە بکەین بۆ سەگ و ئاژەڵە کێویەکان و لە تونوێتی ڕزگاریان بکەین. وشکە ساڵیە و ئاژەڵە بێلانەکان بە دوای ئاوی خواردنەوە داوێڵن لە زۆربەی ناوچەکان ئاو وشکی کردووە ئاژەڵەکان شوێنە شک نابن تا توێنێتی لێ بشکێنن تەنها ئەو شوێنانە نەبێت کە خێرخوازان بە تایبەت ئاوی لێدادەنێن. ئەندامێکی پرۆژەی ئاژەڵ دۆستان دەڵێت هەندێک جار خواردنیش بۆ ئاژەڵەکان دادەنێن بەڵام پێویستیان بە پشتیوانی هەیە تا بتوانن بەردەوام بن. خی گەورە و میهرەبان ئێمە وەکو ڕێکخرا و وەکو گروپی دۆستی ئاژەڵان زۆر دەمێکە یعنی خەریکین بەم کارانەوە خواردنمان پێداون زۆر کات بووە کە پێشەوەی کە بڵێن کولفەیەکمان بۆ خەرج بگرێت بۆ ئەم تانکیانێک کە ئێستا دامانەوە زۆر کات بۆ خۆمان بە ساری خۆمان ئاومان هێناوە لە شوێنانە بۆمان داناون بەڵام ئەمەی کە ئێستا وەکو ئێستا ئەمەی کە وەکو ئێستا بەڕەسمی کراوە کە یارمەتیەک دراین بۆ ئەم تانکیانێک کە ئێستا داماناوە 5 جێگایە یعنی بڵێن زۆرترین ئیسفادەی چونکە ئەمە تانکیەکە 1000 لیتر ئاویتیایە 1000 لیتر ئاویتە ئەم 1000 لیتر ئاوە مەعادە لی چەنی لێ بخواتەوە چ باڵندە بێ چ سەگ بێت هەرچی ینی چی گیاندارێک بێ ئەوەی کە لە سروشتا هەیە ئەتوانێت لی سوودمەند بێ هەر ئاوە یا خواردنیشتاندان پێشتر ئەڵێن پێشتر خەوردنمادانەوە بەڵام ئەمەی کە ئێستا ئەم ئەمماندانەوە ناوەکو ئێستا ئەم دەقەیە نەدامانەوە بەڵام ڕۆژانیکە خواردنمان بۆ هێناون بەڵێ لە بەشێک لە ناوچەکانی سنووری سلێمانی ئەمساڵ بەهۆی وشکە ساڵیەوە چەندان خێرخواز بۆ ڕزگارکردنی ئاژەڵ و باڵندە کێویەکان لە مردن ئاو خواردنیان بۆ دادەنێن کاگەر ئەم پرۆژانە نەبێت سەدان ئاژەڵی بێلانە و کێوی لە تێنوێتیدا مەرگی خۆیان دەبینن. ڕامیار عوسمان تایبەت بە پەیامی ڕۆژ سلێمانی. بەڵێزان لە بەشی سێمی بەرنامەکەشمانە باس لە پاراستنی ژینگە وەک درێژەی ئەوەی کەوا ئەمساڵ وشکە ساڵی هەبوو ئاو کەموتەوە بە تایبەت لە بەپی جوگرافیای هەرێمی کوردستان کە شووە هەرێمی کوردستان مانگی هەشت ئیتر ڕێژەی ئاوی ژێر زەوی زۆر کەمە بێتەوە کانیاوەکانی تر کەمە بنەوە لە لێواری وشک بوون
چونکە ئەگەر درەنگترین نقطەیە بوو ئەوەی کەوا سەرچاو ئاویەکان وشک بن. لێرە گرفت دروستە بێ بۆ ئاودانی بەشێک لە داروکانی سەر شەقامەکان و بەداخەوە دەڵێن ڕەنگە لە سنتەری شارەکان بەشێک لە دارەکان بە سەوزیما بێتنەوە، بەڵام لە شەقامە سەرەکیەکانی دەرەوەی شارەکان و قەزا و ناحیەکان دەبینین ڕێژەیەکی زۆر دار وشک بووە. بۆ قسەکردن لەسەر گرفتی وشکبوونی دارەکان بەتابەت لە مانگی هەشت کە ئیتر ڕێژەی ئەو زۆر کەمی بێتەوە. میوانداری زۆر بەڕێز کاک معروف مەجید سەرۆکی ڕێکخراوی ئایندە بۆ پاراستنی ژینگەمان کردووە. کاک معروف زۆر بەخێر بێت. زۆر سپاس. ڕاستەخۆ دەچمەنەوە بابەتەکەەوە مانگی هەشتە و هەرێمی کوردستان ڕێژەی ئەو زۆر کەمە بێتەوە. یعنی چی بکرێ بۆی ئەو ڕێژەدارە زۆرەی وشک بووە تازە لە دەست و بەداخەوە ئەمەوە سەرنجیشت بزانم لەسەر و بابەتە و بۆ ئەوانشی کەماون وشک نەبن. بەناوی خۆی گەورە و میهرەبان سڵاو ڕێز بۆ سەرجەم بینەران و بیسەرانی ئەم کەناڵە عزیزە و بەرنامەکەیەوەش. با ئێمە لەوە دەست پێ بکەین ئەوەی کە جەنابەت باست کرد لە وەرزێکی ئاسایی لە ساڵێکی ئاسایی لە مانگی ئاب و مانگی ئەیلول ڕێژەی ئاوی ژێرزەوی بە تایبەتی دابەزێ بە تایبەتی بەداخەوە بەشێکی شوێنە گشتەکان لا ئێمە پشتیان بە ئاوی ژێرزەوی بەستووە و بەهۆی نەگەیاندنی ئاوی سەرزەوی کە ئێمە لە هەرێمی کوردستانە خاوەنی چەند ڕووبارێکی زۆر باش و پڕبەرەکەتین نەتوانراوەکو پێویست ئەو ئاوانە بگوازرێتەوە بۆ ناوەندەکانی شار. ئێمە لە ماوەی ساڵین ڕابردۆ زیاتر پشتمان بە ئاوی ژێرزەوی بەستووە، بەڵام ئەمە لە کاتێکی ئاساییە مانگی هەشت و نۆ مەترسی کەمبوونەوەی ئاوی ژێرزەویە کرێ. بەڵام ئەم ساڵ جیاواز لە ساڵەکانی تر هەر لە سەرەتایی ئاودانەوە لە مانگی 5 بەدواوە ئێمە تووشی ئەم مەترسیە بووین بۆ لەبەرەوەی بەداخەوە بەهاری ئەم ساڵی هەرێمی کوردستان وەکو پێویست باران نەباریوە کەمترین ڕێژەی ئاو و هەم لەسەر زەوی هەم لە ژێر زەوی لە هەرێمی کوردستانی شاها بووە. بۆیە دەکرێ بڵێن ئێمە مەترسیەکانی وشک بوون فەوتان لە دەستدانی دار و درەخت و باخچە و بلوارەکان لە هەرێمی کوردستانە بەتایبەتی بەداخەوە لە شاری سلێمانی لە سەرەتای ئاودانی وەرزی هاوینەوە دەستی پێکردووە. هەمومان نەزانین ئەگەر کەسێک لە خەمی ژینگەیە بێ یاخود بێ ئەو ڕاستی پێبگا بە چەند خولەکێک تەنها بە سوڕانەوەی بازنەی مەلیک مەحموود بڵێن بلواری بازنەکە یاخود بلواری تاسڵوجە سلێمانی بۆ دەرەکەوێ بەلانی کەمەوە لە 140 بۆ 50 بەرەوسەر ئەو سەوزایی کە هەبووە بە تایبەتی چیمەن ئەو گوڵ و گوڵزار و جوانکاری هەبووە بەشێکی هەرە زۆری وشک بووە. پێدەچیە کەمتر تەسیری لە درەختەکان کردوێ بە تایبەتی ئەو درەختانەی کە تەمەنیان چەند ساڵێکە، بەڵام لە دەرەوەی شار ئێمە بینیمانە و وێنەشما بۆ نێراوە و ڕێکخراو چەندین نەمام کە ئەم ساڵ و پار چێنراوە لە هەڵمەتە گشتەکانە هەمووی وشک بۆ بەهۆی ئاو نەدان بەهۆی بەرزبوونەوەی پلەکانی گەرمە. کەواتەمە پێ دوانێ کە دەستێکی ئەم قەز بێت و ئەم دار و درەختە ئیهمال کرابێت و ئاو نەدرابیانی ئەوێ بەو ڕێژەیە ئەوەندە ئاو کەم بێت نەتوانێت تەنانەت ئاوی ئەو چیمەن و درەختانی سەر شەقامەکان بدرێت. خۆی من لەو باوەڕێم دەستێکی ئەنقەز نا، بەڵام دەکرێت ئێمە بڵین ئیهمالیەک لە بەڕێوەبردنە ڕۆتینات لە کاروباری حکومەتە. ئەگەر نا ئێمە هەمومان نەزانین ئێمە نزیکەی 6 ساڵ زیاترەوەکو ڕێکخراوی خۆمان هەموو ساڵێ لە کاتی هاتنی وەرزی ئاودانە بەیاننامە چەندین هەر لەم کەناڵە بەڕێزەوە لە کەناڵەکانی تریشەوە چەندی بەرنامەی تایبەتمان کردو لە دوانی ڕۆژنامەوانی بەیاننامەمان دەرکردووە وتومانە دەبێ حکوومەت بیر لەوە بکاتەوە وەرزی ئاودان لە مانگی 6 دەست پێ بکە، نەک حکوومەت بێ سەرەتای کارە ڕۆتیناتەکانی لە مانگی 6 دەست پێکە. وەکو ئەیبینین بۆ زانیاریتان ئێستا کە ئەمڕۆ 15 تاوەکو ئێستا ئاودانی فەرمی لە پارێزگای سلێمانی بۆ باخچە و بلوارەکان دەستی پێ نەکردووە لە کاتێکە نووسراوم لایە لە مانگی دووەوە بەڕێوەبەرایەتی باخچەکانی سلێمانی نووسراوی ئاراستی وەزارەتی شارەوانی وەزارەتی دارایی کردووە بۆ ئەوەی ئەو کارە ڕۆتیناتانە ئەنجام بدا کە نەی کردووە. ئەمە گرفتەکە وەکو سەرەتاوتم بۆ چێ گەڕێتەوە ئێمە هەمومان نەزانین ساڵانە ئەبێت لەم وەرزەیە ئاو بدرێ. باشە حکوومەت بۆ نایە یەک دوو خاڵ ئێمە پێشنیارمان کردووە. یەکەم ئەوەیە کە ئەو تەندەرانی کە ئەدرێ بە کۆمپانیا بۆ 1 ساڵ بێ، یعنی ئێمە هەمومان نەزانین لە مانگی 6 بۆ مانگی 11 کۆمپانیا ئەیگرێ، مانگەکانی تر پێویست بە ئاودان و بە خزمەتکردن ناکە. کەواتە حکوومەت دەبێ بیر لەوە بکاتەوە بۆ نمونە بەلایانی کەمەوە ئاودانی باخچە و بلوارەکانی سلێمانی بۆ ماوەی 10 ساڵ بێ. یاخود ئێمە پێشنیاری ئەومان کردو حکوومەت بۆ نایە
لە کاتێکا سلێمانی پێویستی بە 5 ملیار و 600 میلیۆن بۆ دوای حکوومەت بڕیاری داوە 4 و 500 بۆ سەرفکە حکوومەت بۆ نایە خۆی تەنفیز مباشر ئەم کارە بکە ئێمە پێشنیارمان کردو وتمانە بۆ ئەم پارەیە دەدرێ بە کۆمپانیا وەرن لایەنی کام حکوومەت کۆمەڵێ تەنکەر و هۆکاری گواستنەوە بۆ بەڕێوەبەرایەتەکە بکڕێ ئەو کاتە پێویست ناکە کە ساڵانە حکوومەت بیر لەوە بکاتەوە بۆ نمونە پارە بۆ تەنکەر و سەرفکردنەکەی بکە بەڵام پێدەچی ئەمەش چۆن کوردوتنی ئینگەیەکی تیاابێ ئەگەنا هەمومان ئەبێ ئەو کەسانی کە فەرمانبەری حکوومەتن بیر لەوە بکەنەوە کام ڕێگا خزمەت گوزارەکانی حکوومەت ئەگا بە شوێنەکان ئەو کارە بکەن بەڵام بەداخەوە لای ئەمەوە نییە زۆر باشە کاک مەرد ینی باس لە ئیهمالی کرا ینی بەجددی پێم سیر بوو ناوی شوێن نابین با نەبێتە گرفت بۆ نامانی بابەتەکە بەڵام لە یەکێک لە ناحیەکانی ئەم کوردستانە کە ناحەیەکی با بڵێن قەرەباڵ خەزەختێکی زۆری لەسرە میوانێکی زۆر وەکو گەشتیا ڕوولێ دەکەن ینی شەقامە ڕئیسەکەی من بە چاوی خۆم زیاتر لە 70 بۆ 80 دارتوو کە دارتوو بۆ بارودۆخی هەرێمی کوردستان زۆر زۆر ئەوش لایە باشە یعنی وشک بوون لە کاتێکی شەئاودانیان خۆشی جۆگەی هەیە زۆر ئاسانیانی من تۆزێکیش پرسیم و حکوومەتی وڵا گازمانیە بیکەنە تەنکەرەکەەوە بڕوە یعنی بەڵام دەمەوێت ئەمە وەڵامیان پرسیارە وەرگمەوە لە بەشێک لە باخچەکان زۆر سەوز و جوانن لە بەردەم کۆمپانیەکان زۆر سەوز و جوانن ناو ستیەکان کە ئەهلیم زۆر سەوزن بلواری بەردەم کۆمەڵێک لە شەریک و کۆمپانیا دڵنایە سێکی تەناڵی ئەوروپایە بۆچی لە شەقامە سەرەکیەکان هەر خۆڵیش نەکراوەتە ناو با بڵێن شەقامەکە چگاوی نەمامێکی تیا بنێژە یعنی خۆی ماوەسە شوان ئێمە باسی ئەوە ماکرد هەندی ڕۆتینات من ناحەقی هەندێ بەڕێوەبەرایەتی و فەرماگە ناگرم لەبەروی بۆن منە جەناب دەسە پێشکەشکاری ئەم بەرنامەی ئەگەر کامێرە و وێنەگر و مۆنتێر و کۆمەڵی خەڵکی لەگەڵانە بێکەواتە تۆ بە تەنیا ناتوانانی کارەکە زۆر ڕاستە ینی بەداخەوە ئێمە لە ماوەی ئەم چەند ساڵی ڕابردووە کۆمەڵێک گرفت و قەیران بۆ فەرماگە حکومەکان دروست کراوە یعنی تۆ تەسەورەکەی پرسیارم لە دایرەی وا کردووە بیرێکی ماتۆڕێکی غەتاز کە بای دوو وەرەقەیە سوتاوە بەڕێوەبەرایەتەکە یاخود فەرمانگەکە نەیتوانێت بیکڕێتەوە ئیلا ئەبواە نووسراوێک بنێرنەوە بۆ سەروی خۆیان بتوان لە وەزارەتەوە موافقە بکەن ئێمە زۆر جار وتومانە بۆ نمونە شارەوانی کە لەو فەرمانگانە یاخود لەو وەزارەتانی کە زۆرترین داهاتی هەیە زۆر جار داوامان کردو بەشێک لەو پارەیە سەرف بکرێتەوە بۆ خزمەت گوزاریەکانی شارەوانی ینی ناکرێت تۆ لە شارێکە پارە کۆ بکەیتەوە بەڵام شارەکەی خۆت لە ڕووی گرفت و نەبوونی خزمەت گوزاریەوە بناڵێنێ بەڵام پارەکە بڕا بە شوێنێکی دێت ئەوەی ئێمە کە پێشنیارمان کردووە پێویست ناکە حکوومەت بێ ساڵانە پارە بدا بە کۆمپانیا ئەکرێ بۆ من ئەم ساڵ 5 میلیارد دینار بۆ سلێمانی تەرخان کراوە ئەم 5 میلیارد دینار ئێمە پێماوتنەوە وتومانە وەرن ساڵی یەکەم بای 2 میلیارد دینار تەنکەر بکڕن ئەم 2 میلیارد دینارە ئەبێتە ماڵ بۆ حکوومەت تەواو جارێکی تۆ تەنکەر ناکڕی ئەگەر باسی ئەوە بکرێت چێ مەسروفات و کارە ڕۆتیناتی ئیدارەکانیان بۆ جێبەجێ بکە باسی ئەومان کردو 3 میلیارد دینارە مێنێتەوە ئەم 3 میلیارد دینارە ئەتوانی گازی پێ بکڕی ئەتوانی بنزینی پێ بکڕی ئەتوانی تایە و پاتری ئۆتۆمبیلی پێ بکڕی و لە هەمان کاتیشە ئەگەر تۆ گرفتی میلاکاتیشت هەیە تۆ دەتوانی ساڵانە بۆ 6 بانک کۆمەڵێک کرێکار و شۆفێری تایبەت بە گرێبەست بانک بکەیت تا ئیشەکەتەوە بێ لە وەرزستانە ئیزنی بدە کەواتە ئێمە ساڵی داهاتوو کە هاتینەوە بۆ ئاودان گرفتی ئۆتۆمبیلمان نیە ئەو کاتە گرفتی چیمان هەیە گرفتی ئەومان هەیە بۆ لە سەرچاوەکانی ئاو ئەگەر ئەڵێن لە سلێمانی کە من پرسیارم کردو گرفتی ئاومان نییە تەنها گرفتی گواستنەوەمان هەیە ئەو کاتە ئەگەر گرفتی ئاویشما بخوانە خواستەوەکو ئەم ساڵ وشکە ساڵی و مەترسیەکان هەبوو دەکرێت بۆ منە لەو پارەیە کۆمەڵێ بیری ئیرتیوازی قۆڵێ بدرێ جارێکی تر ئاوەکەی سەحب بکرێتەوە بۆیە بەشێک لە ڕۆتیناتە ئیداریەکان وای کردووە کە گرفت لەسەر باخچەکان دروست بێ لەسەر بلوارەکان دروست بێ لەسەر ڕێژەی سەوزاییش من ئامارێکم لایە ساڵی 2016 کە هیچ کاتێک بەپی ئەو تەجروبەی کە من بڵێن لە بواری ڕێکخراوە ئیشم کردووە و لە وەرزی هاوینە بڕاتان هەبێت چۆنەڵێ لەرزم لێ دێ خەمم بۆ دێ بۆچی بۆی کە ئەزانم گرفتی نەمام ئاودان دروستە بێ ینی 2016 وەک ئێستا نەبووە لەبەر ئێمە بەپی کەژناسی لە مانگی 4 بەدواوە زۆربەی ڕۆژەکان لە مانگی 5 بەدواوە زۆربەی ڕۆژەکان پلەی گەرمان لەسەر و چلەوە بووە کەواتە ئەم چەند مانگی بەڕێمان کرد یەکێک بووە لە هەرە مانگە گەرمەکان لە وەرزی هاوینە لە 2016 2000 بنەدار لە بەشی باخچەکانی سلێمانی وشک بووە
لە کاتێکا وەک ئێستا قەیرانی ئاو نەبووە گرفتی ئاومان نەبووە ئاودان کەم نەبووە من لەم دوسێ ڕۆژەیە پەیوەندیم بە کاکامەران بەڕێوەبەری باخچەکان کرد داوای ئامارێکم لێ کرد وتم پێم خۆشە وتی دڵنیاین بەشک لە درەخت و نەمامەکانمان وشک بووە ئەو باسی چیمەن و جوانکاری هەرمەکە بەڵام وتی ئێمە لە 1/12 ئامارێک بڵاوەکەینەوە کە ئەم ساڵ چەند زەرەرمان لێکەوتۆ کە من تەمەنا ئەەکەم ئەو ئاماری کە ئێمە بیر بڵین ئەو بە دوواداچوون و وینەی بینیومانە ئەوە نەبێکە ئێمە بینیوان و لە ئامارەکە پێچان وایە کە ڕێژەکەی ئەم ساڵ زیاتر لە من لەو باوەڕێیان ئەگەر بێت و تەنها وەکو مامۆستاشوانی ژووتی ناو شار وەرنەگرین ئێمە لە کۆمەڵێ شوێن بەشێک لە دار و درەخت و بڵین دارستانە دەستکردەکان و خۆڕوسکەکانی ژووشک بووە ئەمە بۆچیە گەڕێتەوە بۆ ئەوە گەڕێتەوە کە وەکو وتمان لە سەرەتای بەهارە ئاوی پێویست نەبووە و دواتیش بۆ بۆنێ ڕۆتینات و یەک شتێکی تریشەیە من خۆشبەختانە من ناو شاری سلێمانی ناڵێم بەڵام بە پێی کارەکەم بەشێک لە قەزاوناحەکان گەڕاوم بەهۆی کۆمپانیەکانی پاکەرەوە کە بەشێک لە ئاودانی بلوار و ڕێگا گشتەکان دراوە بەوان جێگای دەستخۆشیە ینی ئەوان ئاوی باشیان داوە ئەگەر نا بەم شێوەی سلێمانی ئاوی درەخت و دارەکانی دەرەوەی سلێمانی بدرایە من لەو باوەڕێیان لە 140 بۆ 50 درەختەکانی ناو شار و دەری شەوشکەوە زۆر باش کاک معروف وەکو ڕێکخراوی ئایندا بۆ ژینگەی کوردستان چیتان کرد بۆ نمونە کە بەڕێزی شوێنێکە بینی درەختەکانی وشک بوون ئێوە هەوڵتان ناوە کە لە شوێن ئەو درەختان یاخود لە تواناتانە هەیە کە نەمامی دیکە و درەختی دیکە بچێن بە گشتی کارەکانتان چیتان کردو خۆی من شەیداخانیەک شت لێ ناشارمەوە بەڕاستی بەشێک لە هۆکاری وشکبوونی ئەو نەمام و درەختانەی کە ئێستا خەڵکێک بوون نەباسێکات و وێنەی ژیراوە بڵاوکراوە و بەشێکی باوەچێ بەشێکی پەیوەندی بەداخە ئەو بێ بەرنمەیە هەبوو بێ بۆ نە گروپێک دروست بە وتێتی ئێمە لە یادی بۆ نمونە سلێمانیە من ڕسمم لە یادی سلێمانی 232 بوویان 4 بوو ئەم ساڵ نەمام لە شوێنێکی سلێمانی چێنراوە ڕسمی ئەو کاتم لایە بەرپرسێکی حیزبی نەمامەکانی چاندووە جێگای دەستخۆشیە لەم ماوانەیدا هەمووی 2 هەفتەیەکە بێت چوومە ئەو شوێنە ڕسمەکانم گرتووە 200 و ئەوەنە نەمام چی چێنراوە هەمووی وشک بووە گرفتەکە چییە بۆ نمونە من دێم نەمام چاندن ئاسانە من بۆچێ پێشنیار بۆ هەر نەمامگەیەک بۆ وەزارەت بۆ هەر شوێنێک بکەم بۆچ ئەگەر هاوکاریش نەوێ خۆیان نەمامەکە بچێن بەڵام گرفتەکەەوە ئایا دوایی لە دوایە چێ ئیدامەیەدا چێ خزمەتێکە ئەگەر نا دەکرێ حکوومەت بە بەرنامە کە بەداخۆ من لە ماوەشە شتێکم نووسیوە کە سلێمانی لە ئێستاە پێویستی بە ئاودانە پێویستی بەوەیە کە ئەو نەمام و درەخت و باخچانی هەمانە نەفەوتێ نەکبێ لە مانگی هەشتا بۆ هەندێ مەرامی تایبەت هەڵمەتی نەمامچان لە ئێستا شاگەراویان بۆ دابین بکرێتەوە لەو بڕواایە کە لە وشک بوون بپارێزرێن یا تەواو وشک بوون خۆشبەختانە ئێمە لە ماوەکانی ڕابردووە سەردانی نووسینگەی پەرلەمانمان کە هەرەو یاداشتی بۆ ئاودانەکە دامانە نووسینگەی پەرلەمان بەڵام بەداخۆ نەتوانراوەکو پێویستکاری لەسەر بکرێ ئەوە بوو هەندێک پارە وەکو خێرخوازی تەنانەت شارەوانی سلێمانی گوتی وەکو سوالکردن پەیامان کردووە بەشێک لە برواری مەلیک مەحموود هەستمان پێ کردووە چیمەنەکە ژیاوەتەوە بەڵام درەختەکان ئێمە پرسیارمان کردو هەواری شار زۆر خراپە ینی بەشێک لە سەوزای هەواری شار کۆتایی پێهاتووە بەڵام خۆ هەواری شار کاتێکە هاوڵاتیان سەردانی دەکەن بڕپارێک وەردەگیرێت لە برێ و بڕپارێ ناتوانرێت ئاوێک دابین بکرێت بۆ ئەم پارکە بۆی لە وشک بوون بپارێزێت خۆی آخر من ئەوە گرفتەکە سەرەتا چیم باسکە وتم پارەیەک بە ناوی شارەوانیەوە وەرەگیریە بەڵام دوای پارەکە بۆ شوێت بەڵام بۆ معلوماتت یعنی ئێمە وا نەزانین باخچە و بلوارەکانی سلێمانی بە ئاسانی ئاوەدرێ بە پێ و ئامار و داتانی ئەمە وەرماگوتووە لە سەرەتای ئاودان مانگی 6 کە هێشتان لە هەندێک ناوچە بەهارە سلێمانی ڕۆژانە پێویستی بە 1 ملیار لیتر ئاوە لە مانگی 4 و 5 بە دواوە بڵین بۆ ئابوو بۆ مانگی نۆوانە سلێمانی پێویستی بە 4 بۆ 5 ملیار لیتر ئاوە یعنی بەڕاستی ئەمە ڕێژەیەکی خەیاڵیە لەبەرەوەی تەنها بەڕێوەبەراتی باخچەکانی سلێمانی خاوەنی 500 و وا بزانم 13 بۆ 20 باخچەیە یعنی بەڕاستی ئەمە خەیاڵیە کە جێگای دەستخۆشی ئەمە زۆر جاری ژتومانە سلێمانی بەپی ئەو داتا ئامارانی کە خۆیان بڵیان کردو بە تایبەتی بەشی باخچەکان لەسەر ئاستی عێراقا یەکەم شارە بۆ سەوزایی بە خۆشحاڵی و ئەم ساڵی 2021 خۆی سلێمانی ڕێژەکەی بۆتە لە 190 کەواتە بە لیتر ئاودان و بە سەتڵ و بە تەنکەرێکە
بۆ نمونە پارێ بۆ کۆکراوەوە باخچەکانی سلێمانی بەڕاستیەوەی لە سلێمانی پیاسێ بکە هەست بەوە جێگەدەستیاوان دەکرێت یانێ ئێمە نامانەوێت مانوبوونیان کەمکردنەوە یا ڕەبی دەستان خۆش بێ ینی شتی زۆر باشکرا بەڵام گرفتێک ئەوەیە نەمامێک 2 هەفتە ئاوت نەدا ئیتر وشگە بێ ینی تۆ دوایەوە 100 تەنکەریشی بۆ بەری بە کەڵک نیای گرفتەکە لەوەیە لە دەست دەرەچێت بەشێکی زۆر لە دەست دەرچووە ئەم کللتوری ئێهمالکردنی ژینگە و ژینگە دۆست نەکردنی ینی بۆ ینی نازانم من چی بکرێت تۆزێک گرنگی بەمدار درەختە یەک شتێکڵیان ینی بەداخەوە ئێمە لە ساڵی 2021 تاوەکو ئێستا سیستەمی ئاودێرانی باخچەکانمان سیستەمی ساڵی هەشتاکانە یعنی ساڵی هەشتاکان بە تەنکەر ئاودراوە ساڵی نەوەتەکان هەمومان بینیمانە بە تەنکەر ئاودراوە ئێستا لە شاری سلێمانیە بەشێک لە باخچە و بلوار و پارک و شوێنە گشتیەکان بە تەنکەر ئاوەدرێت ئەمە خۆی لە خۆیەکێکە لە گرفتەکان هەمووشمانەزانی ئاودان بە شێوەی تەنکەر زۆرترین ئاو خەسارە بێ وەک لەوەی سوودی لێ ببن ئێستا من لە دوێنش لەگە 1-2 برادرە باسیەوەمان کرد مەسرفیش زۆرتر مەسرفی زۆرە مەترسیشی هەیە ینی بۆ منە تۆ تەنکەرێک و کرێکارێک و شۆفێرێک خەیتە سەر ڕێگایەکی شەستی بەردەوام ئەمە مەترسی لەسەر جانی کەسەکەیە ئێمە باسی ئەومان کرد بۆ حکومت نایە بیر لەوە بکاتەوە شێوازی ئاودێرانەکە پێشکەوتوو بێ بۆ منۆکی جەنابەت باسی کرد من چوومەتە کارگەی کەرتی تایبەت ینی بە بەرنامە بە کۆمپیوتەر تایمەری بۆ دانراوە لە بۆ منە 24 ساعتە پێویستەکە جارێ ئاو بدرێت فەرعەکانی جیا کراوەتەوە ینی ئەو سیستەمە ئەوەنە پێشکەوتووە ئەگەر بێت و لە گەرمایە ناوچەیە پێویستی بە ئاو زیاتر بێ ناوچەکەی تر پێویستی بە ئاو نەبێ ئەو ئاوە نەقڵەکەی بە بۆ شوێنێکی تر کەواتە ئێمە بۆن منە لایانی کەم بلواری مەلیک مەحموود و تاسوجا دەکرێت حکومەت هەندێ بیری تایبەتی بۆ بکە هەندێ بۆ نمونە حەوزی گلدانەوە ئیشەکان بکە بە سیستەمی دڵۆپاندن ئەو کاتە کە کردت بە سیستەمی دڵۆپاندن بە کەمترین ئاو بە بەردەوامی دەتوانین تۆ خزمەتەوانە بەڵام بەداخەوە من جاری وایە گومانی ئەوەمان بۆ دروستە بێ کە بەشێک لەو گرێبەست و کارانی کە لە نێوان کۆمپانیا و جیهەتێک ئەوانەیە کرێ باوچە بەرژەوەندی خەڵکی تیابێ ئەگەر نەها کەواتە کاک معروف بوو بوورە ماوەکەمان زۆر کەیمەوە دوجار تۆ پێ وایە ئەمە تەنها لە کەمی ئاو ئەم درختانە وشک بوون یاخود هۆکاری دیکە نەخێر من پێ دەڵم بە ئێستاشەوە سلێمانی ئێمە پرسیارمان کردووە گرفتی ئاوی ئاودێرانی باخچە و بلوارەکانی نییە ئەمە قسەمان لەگەڵ هۆکارەکەی چێکە وشکە تەنها هۆکاری گواستنەوە یعنی لە ئێستاە بە ڕێوەبەرایەتی تەنکەری تایبەتی نییە کۆمپانیاش بۆی نەگیراوە بۆیە گرفتەکە دروست بوو زۆر بەڕێز معروف مەجید سەرۆکی ڕێکخراوی ئایندە بە پاراستنی ژینگە زۆر سپاس بۆ ئامادەبوونیمانمان کردی سوال دەست خۆش بێ بەڵێ بینەرانی عەزیز بە هاوکاری هاوکارانم لە کۆنتڕۆڵ و هاوکارم شەیدا بەرگە و بابەتەکانی ئەمڕۆی پرۆگرامی پەیامی ڕۆژ بە کۆتا گەشت بەخواتان ئەسپێرین خواتان لەگەڵ